بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە ئەمڕۆ لە خزمەتانم بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تری پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز و هەمە ڕەنگەوە بۆ هیوایی کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن بۆی کە پێشکەشتان بکەین. تەوەری یەکەمی بەرنامەیەم ڕۆمان ساڵیادی بە قەزابوونی کەلارە کە لە نزیکەی 51مین ساڵیادێتی ئەمڕۆ، بۆیە دەمانوێت بزانین قەزای کەلار چی بۆ کراوە و پێویستی بەچی هەیە، چونکە ناوچەیەکی جوگرافی استراتیژی تایبەتە و دەتوانرێت لەمە زیاتر کە ئێستا هەیە خزمەت بکرێت. خەڵکێکی هێشتا نیگەرانن لەوەی کە ئاوەڕۆک و پێویست بە قەزاکە نەدراوەتەوە، چونکە خاوەنی توانم بڵێم داهاتی سامانێکی زۆر باشی ژێرزەویە بە تایبەتی نەوت و هەڵکەوتەی جوگرافی کەلار وایە کە ئێستا دوو سنووری فەرمیت هەیە، مەرزی فەرمی لەگەڵ ئێراندا هەیە، بۆیە دەکرێت لەوە زیاتر کە ئێستا هەیە ئاوەڕی لێ بدرێتەوە کە تەوەری یەکەمان میوانێکمان هەیە لە کەلارەوە، بزانین خواست و داواکاری کەلاریەکان چییە لە ساڵیادی بە قەزابوونی شارەکەیاندا. بەرەبەرە دەچینە ناو وەرزی بەهار، واتە لە نیشتیمانەکەی خۆماندا ئیدی گەشت و گوزار. هەموو هەرێمی کوردستان یا هەموو کوردستان دەبێتە شوێنێکی سیاحی و گەشت و گوزار کە دەکرێت لە هەموو ڕوویەکەوە سوودیە لێوەرگرین، هەرچەندە نزیک بە ساڵەکە ئەتوانم بڵێم ساڵێک زیاترە کۆڕۆنا بەگشتی کاریگەری هەبووەتە سەر کەرتی گەشت و گوزار لە جیهاندا، بە تایبەتی لە هەرێمی کوردستانیشدا. بەڵام بابزانین پلان و کاری تازەی دەستەی گشتی گەشت و گوزاری هەرێم چییە بۆ ئەم ساڵ و ئاستی گەشت و گوزار چۆنە و چۆن ئەتوانن پەرە بە کەرتی گەشت و گوزار بدەن کە مەشتەوەرێکە لە هەولێرە و هاوکارم ئەمیران ئەمیر پێشکەشمان دەکا و میوانێکی تایبەتی دەبێت. جیاواز لەم دوو تەوەرە تایبەتانە کۆمەڵێک ڤیدیۆ و راپۆرت کە پامێرەکانمان بۆیان ئامادە کردوین، وەروەها ئەو زانیاری و چالاکیانەی کە لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان دەگوزارێن بەڕێوە دەچێن ئەنجام دەدرێن لە ڕێگەی پامێرەکانمانەوە ڕاستەوخۆ زانیاریەکانتان بۆ دەگوازینەوە. ئەمە شوناسی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان بوو. دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوا، دواتر دەگەڕینەوەلاتە.
لە ساڵی 1970 بە مەرسومێکی کۆماری عێراق کەوتاتە حەسەن بەکر بێت ڕاستەوخۆ کەلار لە گوندەوە دەبێتە قەزا لە ساڵی 1970 تا ئێستا کە دەکاتە 50یەکەمین ساڵیادی بە قەزا بوونی کەلار. کەلار وەک ئاماژەم پێکرد لە ڕووی جوگرافیەوە ناوچەیەکی استراتیژیە و لەبەرەوەی کە دوو سنووری فەرمی ئێستا لەگەڵ ئێراندا هەیە واروەها خاوەنی سێ بیرە نەوتە و ئێستا سەرقاڵی لێدانی بیری چوارەم بەرەو تەواوبوون دەڕوا کە بۆیە خاوەنی سامانێکی ژێرزەوی زۆر باشە و هەروەها خاوەنی زەویەکی کشت و کاڵی زۆرە بۆیە دەکرێت هەم لە ڕووی کشت و کاڵیەوە سەر زەویەکەی و هەم ژێرزەویەکەی لە ڕووی سامانی ژێرزەویەوە سوودی زۆری لێ ببینرێت و بەڵام بەداخەوە تا ئێستا خەڵکەکەی نیگەران لەبەرەوە وەکو پێویست ئاوەڕ لەو لە قەزای کەلار نەدراوەتەوە و لە خەڵکەکەی نەدراوەتەوە هەلیکار وەکو پێویست نەڕوخسێنراوە بۆ خەڵکەکەی بۆیە نیگەرانن هەرچەندە ئەمڕۆ هەندێک مەراسیم و چالاکی جۆرە جۆریان دەبێت لەم لاولورا قسە لەسەر 50یەکەمین ساڵیادی قەزاکەیان دەکەن بەڵام هێشتا نیگەرانی و ناڕزاییان هەیە. من میوانێکم دەبێت لە کەلارەوە ڕاستەوخۆ پێشوێ بچمە لای میوانەکەم راپۆرتێکمان هەیە لەسەر بڵاوکردنەوەی دوو کتێبی ئەدەبی لە هەڵەبجە کە سامان فەتاح راپۆرتێکی بۆ ئامادە کردوین دەچینە لای راپۆرتەکە و دەگەڕێمەوە لای میوانەکەم لە کەلارەوە. مەراسیمی بڵاوکردنەوەی دوو کتێبی ئەدەبیە. هەردوو کتێبەکە کۆکردنەوە و ڕاوەکردنی شعرەکانی مەولەوی و مەلای پەرێشانە کە دوو شاعری کاریگەری پێشتر و ئێستای بواری ئەدەبی کوردین. ئەم کتێبە لەسەر بە ئەدەبیات ناسیە مێژووی ئەدەب ڕەخنەی ئەدەب لێکۆڵینەوەی ئەدەب تیۆریای ئەدەب مەولەویم هەڵبژار لەبەرەوەی مەولەوی قوتبێکی گەورە و دەرکەوتەیەکی باشی پانتایی شعری کوردی ئێمەیە. بەوەی کە سەیتەرە و دەسەڵاتشکانم بەسەر زمانەکە کە زمانی مەولەیە زمانی دایکی خۆمە سەیتەرەم باشتر بوو کۆمەڵێ هەڵە و کۆمەڵێ لێدوان و لێکدانەوەی جیاجیا بەڕێی من کە خوێنەوەی تازە و نوێیان هەڵەگرد لەسەر ئەدەب و عیرفان مەولەوی و ژن مەولەوی و زمان مەولەوی و سروشت مەولەوی و ئافرەت مەولەوی و ڕۆح مەولەوی و دنیابینی هەموو ئەمانەم هێناوە زایدن هەموو ئەو سەرچاوانی کە لەسەر مەولەوی ناسی کاریان کردووە چی بەلامەوە باش و بە یا باش نەبوو بێ دیوانەکەی مەولەوی لە ناویا چاپ کراوەتەوە خوێنەوەکانی ئەردەڵانی خوێنەوەکانی محەممەدی حیجازی تەرجمەکەی پیرەمێر هەموو لایەن لێکراوەتەوە و چەندین هەڵەی زمانەوانی گیراوە چەندین هەڵە لە ڕاستکردنەوەی وشە لە دەرکردنی وشە لە زاخکردنەوەی هونەرەکانی ڕەوانبێژی بەپی توانە و دەسەڵاتی خۆم ئەوەی باش بوو بێ بەمایە کردومە و کتێبەکە لە 2002 وەڵامی وەرگرت چاپکرا 2013 چاپکرا 2009 چاپکراوەتەوە. هاوکات نووسەری دیوانی مەلای پەرێشان ئاماژە بۆ دەکات تا ئێستا بە شێوەیەکی باش لێکۆڵەرەوان و دیوان بەڵگە و دۆکومنتی پێویستیان لەباری شاعری ناوراوە دەست نەکەوتووە بەڵام کۆکردنەوەی زانیاری لەباری ژیان و شعرەکانی مەلای پەرێشان زیاترە و شاعرە دەناسێنێت و ئەدەبی کوردی پێدەوڵەمەند دەبێت. تێکستەکانی مەلای پەرێشان جگەلەوەی کە مێژووی ئەدەبی کوردی دەوڵەمەندەکە دیسانەوە لە ڕیزی ئەو شاعیرانە دانرێ کە هۆنراوەکانی بە شێوەی گۆرانی ماچۆ نووسیوە و لەسەر کێشی عروزی عەرەبی هۆنراوەکانی داڕشتۆتەوە لە نێوان بابەتایری هەمەدانی و مەلای پەرێشانە کە 400 ساڵ مەودا هەیە زۆر جێی گرنگیە کە لە تێکستەکانی مەلای پەرێشان لە ڕووی زاراوە و ناوەرۆک و کێش و ئاوازی شیعری لێکۆڵینەوەی زیاتری لەسەر کرێت کە بەداخەوە تاوەکو ئێستا وەکو پێویست سەرچاوەی کوردی لە بەردەستانیە. دیوانی مەولەوی و مەلای پەرێشان لە دووتوی هەردوو کتێبە بڵاوکراوەکەدا هەنوو بە کۆمەڵێک زانیاری و خستنە ڕووی دۆکومنتی تازە لەبارەی ژیان و مەزموونی شعریان خراونەتە ڕوو. هاوکات ئەدیبان و شاعیران و وڵۆماندووبوونی نووسەران بۆ زیاتر دەوڵەمەندکردنی کتێبخانەی کوردی بە تایبەت بواری ئەدەب و شعری کوردی بەرز نرخاند. لە گفتوگۆیەکی کراوەشدا ناوەڕۆکی کتێبەکان لەلایەن نووسەرانەوە بۆ ئامادەبووان خرایە ڕوو بە شێوەیەکی گشتی شیکردنەوە بۆ هەردوو کتێبە نوێ ئەدەبیەکە کرا. سامان فەتاح تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ هەڵەبجە. بەڵازیزان تەوەری یەکەم وەک ئاماژەم پێکرد لەسەر ساڵیادی بە قەزابوونی کەلار ڕاستەخۆ دەچمە کەلار لای میوانێکم دەبێت لەوێەوە کە ویش بەڕێزکاک ئاراس محەممەد شالاکوانی مەدەنیە
کاگەرە سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش لێەوە دەست پێ بکەین 51 ساڵ بەسەر قەزای کەلاردا بە قەزابوونی کەلاردا تێدەپەڕێت. دەستکەوتەکانتان چین چونکە دیارە 51 ساڵ و قەزابوونەکە خۆی دەستکەوتێکە بزانین دەستکەوتی دیکە چی بووە بۆ خەڵکی ئەو ناوچەیە. تا بکەیت بەڵام ئەوەی ئێمە ئەیبینین و ئەوەی کە ئێمە مەتابعەکەین چۆک چالاکوان چۆک ڕۆژنامەنووس ئەوەی کە ئەیبینین کۆمەڵێکی زۆرە کە تۆ باسی هەموو دەستکەوتەکانی تا بکەیت بەڵام ئەوەی ئێمە ئەیبینین و ئەوەی کە ئێمە مەتابعەکەین چۆک و چالاکوان چۆک ڕۆژنامەنووس چ ئەوەی کە ئەیبینین کۆمەڵێکی ینی هەنێ ئەگەر بڵین هیچ دەستکەوتێ نەبووە لە کەلارا ڕەنگە ڕاست نەبێ ینی کەلار گۆڕانکاری بەخۆ بینیوە کەلار فراوان بووە کەلار شوێنەکە کە خەڵکێکی زۆر لە ئاسی دانیشتوانە گەشەیەکی زۆری کردووە زۆر گۆڕاوە بەڵام ئێمە کۆمەڵە مەعاناتی زۆری تایە دیسانەوە کەلار وەکو شارێکە ئێستا سیمای شاری وەرنەگرتووە بە جوانی ینی کولتوری شاریتیانیە تا ئێستا و ئەوە شەوەتانێکە مەسەلەن کێشەی گەورەی ئێمەوەتانی ڕێژەیەکی زۆری بێکاریمان هەیە سەرباری ئەوەی کە ڕێژەیەکی زۆری داهاتمان هەیە ئێمە کەلار ناوچەیە کە ڕۆژ لە ڕۆژ فراوانە بێ بەڵام هیچ پلانێکی تیانە بۆ ئەوەی کە سیمای شاری پێ ببەخشرێ ئێمە کەلار شارێکە کە جموجوڵێکی زۆری بازرگانی لەسرە و دوو مەرزێکی گەورەی نێودەوڵەتی و هەروەها ئێمە دەواازەشین لەگەڵ ناوچەکانی خواروی عێراقا بەڵام دیسانەوە بەدەست ڕێژەی بێکاریەوە ڕێژەی زۆری گەنجی بێکارمان هەیە لە شارەکەیە کە تا ئێستاش بەدوای کارە ئەگەڕن بەداخەوە ئەکراوانە بووە ئەمە و جگەلەوەی سەرباری کۆمەڵێکی زۆری تر لەو ڕێگەچارانە و ڕێکارانەی کە ئەکرێ مەسەرەن عەقڵێکی باش و عەقڵێکی حەکیم لەم شارە بگرێتە بەر بە ئەوەی هەم شارەکە بکا بە شار و هەم دانیشتوانەکەشی تیا مرتاح بن بەڵام بەداخەوە تا ئێستا دانیشتوانەکەی کە لە ڕێژەیەکی زۆریان بەدەست کێشە و گیر و گرفتی ڕۆژانەوە بەدەست کێشەی ئابووری و کێشەی کۆمەڵایەتی و نەبوونی داهات و سەرچاوی بژێەوە ئەناڵێنن ئەمەش تەنها گەڕێتەوە بۆەوەی کە تا ئێستا کەلار مەسەلەن پلانێکی باشیتیانە بۆ سەرچاوێکی ئیداری باشیتیانە بۆ کەوا بکە ئەم شارە سیمای شاری هەبێ و لە ئاست ئەوا بێ کە مەسەلەن ئەو تمۆحەی کە بۆ بەرەو پێشتوونی کەلار هەیە. زۆر باشە کاگەڕاست کەواتە بێنە سەرەوەی بزانین استراتیژیەتی کەلار چییە لەوەی کە هێندە خواست و داواکاری خەڵکەکەی یا چاوەڕوانیان زۆرە لەوەی کە داواکاری زۆرتریان هەبێت و ئیشی زۆرتریان بۆ بکرێت. بەڵێ لە ڕاستیا کەلار هەلومەرجی کەلار لە ڕووی ئیداری لە ڕووی ئەو سەرچاوی داهاتی کە هەیەی و ئەکا کە دانیشتوانەکەی خواست و داواکاری زیاتران هەبێ من ئەگەر بە میسال بۆ بێنمە ئەوەی کەوا کە کەلار ئەوزەڵێتی هەبێ بۆ ئەوەی شارێک بێ خزمەتێکی زیاتری تابێ و شارێک بێ مەسەلەن زیاتر لەمەی ئێستا گەشە بسەنێ و پەرە بسەنێ نمونە ئەبێ میسالە بدەمێ ئێمە مەرزێکی نێودەوڵەتیمان هەیە مەرزی نێودەوڵەتی پەرۆسخان کە ساڵی پارسەرباری قەیرانی کۆرۆناش تقریبا داهاتەکەی 47% زیاتر لە 45% زیایی کردووە و تقریبا 245 میلیارد ئەوەنە داهاتی هەبووە بە تەنها ئەم مەرزە نێودەوڵەتیە و ئەو مەرزە ڕۆژانە سەرچاوی جموجوڵە داهاتی لێ دێتە ژوورەوە خەڵکێکی زۆر دەتوانن ئیشی تیا بکەن ئەمە بێتە سەرچاوێکی دەستی کار بۆ ئێمە جگەلەوەش دوو بلۆکی گەورەی نەوتیمان هەیە کە بلۆکێکیان چیاسوڕخەوە بلۆکێکیان بلۆکی گەرمیانە کە گازپرۆمی ڕووسی کە پێڵەن مازە کۆمپانیا لە نەوتە ینی کۆمپانیای دایک ئیشەکە لێرە لە سنووری ئێمە و ئەم دوو بلۆکە نەوتەیەکیان ئێستا چوار بیری نەوتی هەیە کە هەفتەی ڕابردوو بیری چوارەمی گازپرۆم تەواو بووە و بیری سیانزەی چیاسوڕغیش کە ماوەیەکی پێشتا ئیشی تیاکەن ئەویش لە تەواوبوو نایەچێتە شوێنی خۆی ئێمە ئەم دوو بلۆکە نەوتێ نەبووتە هیچ سەرچاوی مەسەلەن داهات و بژێوی و پەرەپێدانی ناوچەکە بۆمان ئێمە تا ئێستا پترۆدۆلارمان نییە داهاتی پەرەپێدانی ناوچەکان کە هەموو کۆمپانیایەکی نەوتی ئەبێ داهاتی بۆ پەرەپێدانی ناوچەکان سەرف بکە بە تەنها گازپرۆم کۆمەڵی ئیشی کردووە ئەوەی ئەو کۆمپانیایی مەسەلەن پێشتر گەنەڵ ئەنەرژی بۆ ئێستا پیتۆیەڵەکە لە چیاسوڕخیشەکە هیچ کامێکان ئەویان نەکردووە و ئیدارەی ناوچەکەش دەستی نەخستووەتە سەرەوەی کە پێیان بڵێ ناچاریان بکە یا ئەبێ سامانە سروشتەکان ناچاریان بکە یا ئەبێ بەڕێبەتی نەوت و کانزاکان لێ پێچینەوە بکات و سکاڵا بکات و ڕاپەر بدە لەسەریان سەرباری ئەوەش ئێمە
دەواازەین لەگەڵ ناوچەکانی خواروی عێراق کە ئەوەش دیسانەوە جموجول دروستەکەوە جموجوڵی بازرگانی و هێنانی داهات و پەرەپێدانی ئابووری لە ناوچەکە ئەبێ دروست بکە کە ئەوش بە باشی پلانی بۆ دانەڕێژراوە و ماوەی پێشی ساش یعنی ئەمە بە بەردەوامی کێشەیەکمان هەبوو کۆمەڵی خەڵکو و مەسول و بەرپرسی ناوچەکە ڕۆشتن لەسەر ئەو ڕێگانە سەیتەریاندانە و پاریان لە خەڵکە سەنەمەشەوەڵێکە کەلار یعنی ئەو مشکلەیەشمانێ سەرباری و ئەمما ئەگەر دیسانەوە باسی داهات بکەین ئەمە بە درێژایی چەندە سەدان کیلۆمەتر ڕووبارێکی جوان و ڕازاوی سیروانمان بەدەسەوەیە کە ئەتوانی بیکەی بە سەرچاوی داهات بیکەی بە سەرچاوی گەشتیاری بیکەی بە سەرچاوی کۆکردنەوەی ئەو خەڵکانەی کە لە خوارەوە لە ئێرانەوە دێن بۆم سنوورە بۆ یەکو ناوچەیەکی گەشتیاری تا بحەوێنەوە بەڵام بەداخەوە ئێمە ئەو هەموو سنوورەی سیروان بەدەست سێ چوار غەسالەیەکۆ گیریان خواردووە و یعنی سەرچاوی ئاوەکەیان کردوێتەوە بیابان و هیچ سەوزاییتیان نەما هەموو دارەکەیان بڕیوەتەوە و تەنها لە پێناو چەولمەکەیە ئەو یەکێترە لە مشکیلە گەورەکانی ئێمە و ئەساسەن کێشەی تری گەورەی کەلارەوەتانێکە مەسەلەن ئێمە 51 ساڵە قەزاین بەڵام تا ئێستا گڕەکانمان قیرتاوی نییە ئێمە 51 ساڵە قەزاین بەڵام تا ئێستا بنکەیەکی تەندروستی خەستەخانەیەکمان نییە ئەم کەلارە ینی 51 ساڵ تا ئێستا نەتوانراوە بینایەکی تا دروست بکرێت بۆ خەستەخانە تەنها بینایەکمان هەیە بۆ خەستەخانە دروستکراوە ئەوتانی ئەویش 4-5 ساڵە پەکی کەوتەوە بە بیانی قەیرانی دارایی و لە کاتێکە لە شارەکانی ترکە ئەوانیش یعنی شیاوی خۆیانە ئەبێ ئیشیان بە بکرێت لە شارەکانی تر جادەی 150 متری و جادەی پشتێنەیی و هەموو ئەنواع مەسەنە پشتێنی سەوزایی و هەموو ئیشێکی تیاکرێش لە بەرخاترەوە ئەقلی تایە ئیدارەی تایە و خەڵکانێکی تایە بیر لە شارەکەی خۆیانەکەنەوە بۆ ئەوی سبەینینەوەکانیان باشتر بێ لەو شارەیە کەواتەمە بەرپرسیارەتەکە کەوێتە ئەستۆی ئیدارەی ناوچەکە خۆی یاخۆت بەرپرسیارەتەکە کەوێتە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتە پەیوەندیدارەکان لە سەرتاوەگەل لە سەرەوە دەست پێ بکەین بەرپرسیارەتی هەموو ئەم مشکیلانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە لە بچووکترین کێشەوە تا گەورەترین کێشەیەکەوێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و لەناو حکوومەتی هەرێمی کوردستانی شاخوەتە زانی بەدەست حزبەوەیە و پشکی زۆرینەی بەشێ و حزبانەکەوێت کە حکوومەت پێکەێنن کە هەمیشە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم لای خۆیان بووە دوای ئەوەش بە دوای ئەوانە حزبەکانی تر دێن کە مشکیلەکانیان بەرەکەوێ ئەوانەی کە ینی بەشی سەرەکین لە پێکەنانی حکوومەتە بە تایبەتی ئەو دوو حزبەی کە هەمیشە حکوومەتیان بەدەستەوە لە 91 تا ئێستا هەمیشە ئیدارەی ئەم کۆمەلگایان بەدەستەوە بۆ داهات و نەوت و گومرگ و هەموو شتێکی ئەم وڵاتە بە خۆیان بۆ شەڕی ناوخۆشیان کردو هەر بەدەستی خۆیان بووە ئەکەوێتە سەر ئەو دوو حزبەی کە مەسەن هەر کاتێ بیانەوە ژیان و ئارامی لە خەڵکە سێنەوە هەر کاتێ بیانەوێ ئەتوانن دەربەدەر بکەن شار بەدەر بکەن ئەو دوو حزبە هەموو شتێکی ئەم وڵاتە بەدەستی ئەوان یەکێکن لە سەرەتاییترین و گەورەترین و ئەساسیترین مشکیلەکانی ئەم وڵاتەکە هەم خۆیان عقلی بەڕێوەبردنی حزبن هەم خۆیان عقلی بەڕێوەبردنی وڵاتن ئەمە شواکە وڵاتی ئەم وڵاتێکی حزبی بێ بەداخەوە و دوای ئەوەش مشکیلەکە ئەگەڕێتەوە بۆ ئیدارەش کە ئیدارەی ئێستای گەرمیان ماوەیەکی کەمە دەستی پێ کردووە لە ڕاستیە بەشێکی زۆری کێشەکان ناکەوێتەوە سەر ئەمان چونکە لە کاتی قەیرانی کۆرۆنا و لە کاتی قەیرانی دارایی و لە کاتی قەیرانی کۆمەڵایەتی ئۆتانی ئەمە گیرمان کردو بەدەست سۆشیال میدیا و بەدەست کۆمەڵی مشکلی ترەوە ئەمان دەستیان کردووە بەکار زۆر لەسەر ئەمان ناکەوێت بە چاوەڕێیان بین بزان ینی پلان و استراتیژیەتیان چییە بەدات و بەڵام ئیدارەی پێشووی گەرمیان بەڵێ سەرچاوی سەرەکی مشکیلەکانە ئیدارەی پێشووی گەرمیان لە سەردەمی فەرحانیە هەبووە لە سەردەمی لەو سەردەما هەبووە کە ئێمە داهاتە بووە پارە هەبووە هەموو شتێ هەبووە هاتۆتە بەردەستیان بە تەنها یەکشت نەبووە ئەوی شەوەتانی پلان نەبووە بیریان نەکردوێتەوە کە ئەم شارە سبەینێ فراوانە بێ ئەم شارە پێویستی بە ڕێگایەکێ بۆ ئەوەی بە ڕێگای مەرگ ناو نەبرێ ڕێگایەک بێ بۆ ئارامی بۆ خۆشگوزرانی بۆ ئەوەی خەڵک بتوانێت بە ئاسوودەی هاتوچۆی بەسەرا بکە ئەم شارە پێویستی بەوەی مەسەلەن تۆڕێکی باشی ئاوی هەبێ بۆی دانیشتوانەکەی ئاوی باشیان بەدەست بگە ئەم شارە پێویستی بەوەیە ژینگەیەکی باشی هەبێ ئەم شارە پێویستی بەوەیە مەسەلەن دانیشتوانەکەی نەختێ مرتاح بن تێ ئەم شارە نەفەسی نەماوە بەدەست سیارەوە کە ناتوانن دوو گەراجی ئۆتۆمبیلی تا دروستکەن بەداخەوە لە ئێستاە پارکێکی باشی یانی ئەم شارەکە خەڵکەکەی بتوانێت یا بەحەسێتەوە ئەم شارە سەرباری ئەوەی کە دەرەجە حرارەی لە هاوینە ئەچێتە 57 تا 60 بەرزە بێتەوە ڕێژە سەوزایی ئەمە تا ئێستا 3.5 بۆ 4 لە سەداوە وەکو پێشم بتیەوە تا ڕووباری سیروان بەدەست خۆیانەوە گیری خواردۆ سەوزایەکان هەمووی لە ناو بردۆ کە پشتێنێکی سەوزایی بوو بۆ ئەمە ینی مشکلە گەورە مشکلی ئاساسیەکە گەڕێتەوە بۆ حکوومەت بەدوایە بە ئەو دوو حزبێک کە حکوومەتیان پێکێناوە و بەدوایشە ئەساسیترین یان ئیدارەی پێشووی گەرمیانە کە ئیدارەی پێشووی گەرمیان پلان و ستراتیژیتیانە بۆ خەڵکانێکی تیانە بۆ بیر بکەنەوە
بۆیە ینی هەموو جارێک کاتێ مشکیلە ڕۆدا کاتێکە شەڕ ڕۆدا ئەبینی خەڵکانی چالاکوان خەڵکانی ڕۆژنامەنووس خەڵکانی خێرخواز شانە دەنە بەرەو مشکیلانی کە دێتە بەر شارەکە خەسەخانە قەیرانی کۆرۆنا دێتە سەرمانە کۆمەڵە خێرخوازە چن خەسەخانەیە دروستەکەن خەسەخانەکە دەرمانی تیانەیە کۆمەڵە ڕۆژنامەنووس و چالاکوانە چن دەرمانی بۆ پیاکەن نەخۆش لە شارەکەی هەیە پێویستی بە دەرمانە کۆمەڵە ڕۆژنامەنووسە چنیکەن شار پێویستی بە قیرتاوە کۆمەڵە ڕۆژنامەنووسە چن داواکەن و مانەگرن و سەرجادە ئەگرن ینی هەموو ئەمانە کەوتۆتە سەرشانی کۆمەڵە چالاکوان و ڕۆژنامەنووس کە دەنگیان ینی زۆری شەڵ دراوە دەنگیان کە بکرێ بەڵام بێدەنگ نەبوون ئەمە ئەفزەڵێتی ئەم شارە هەبوو ینی ئەوەی کراوە ئەگەر دەستکەوتەکەی سەتابیسی بگەڕێتەوە بۆ ئیدارە و بۆ بەڕێوەبەرایەتی ئیدارەی شارەکە 1970 گەڕێتەوە بۆ ئەو چالاکوان و ڕۆژنامەنووسانەی کە لە ساڵی 2005ەوە لە دوای ڕاپەڕینی پیرۆزەوە بۆ یەکەم جار ڕۆشنێتە سەر شەقام و بەم دەسەڵاتیان و تۆ ئێمە پێویستمان بە عەدالەتی کۆمەڵایەتیە ئێمە پێویستمان بە ژیانە ئێمە پێویستمان بۆیە خزمەت بکرێن لەو کاتەوە تا ئێستا هەموو قورسایەکە کەوتۆتەوە سەرشانی کۆمەڵە کەسایەتی ئەم شارەکە ئەوان لە خزمەتی شارەکە دەربێنی بەداخۆ ڕەنگە شتێکی وایتیان زۆر باشە کاگەڕاست کەواتە لە ڕووی جوگرافیەوە شوێنێکی استراتیژیە بە تایبەتی لەسەر ڕێگای با بڵێن هەرێم و هەندێک لە پارێزگاکانی خواروی عراق و ناوەڕاست و لە لایەکی دیکەوە دوو سنووری فەرمی لە سنووری کەلاردا هەیە ئایا ئەمانە ئەم هاتوچۆ بازرگانی لە ڕۆ بازرگانیەکەەوە لە ڕوو ئابوووریەکەەوە بە تایبەتی لە ڕووی ڕوخساندنی هەلی کار بۆ خەڵکی ناوچەکە تا چەند دەتوانراوە سوودی لێوەربگیرێت لە ڕاستیە ئەگەر بە تەنها ئەو دوو مەرزەی کە باسی کردانێکە مەرزی نێودەوڵەتی پەرستخان کە مەرزێکی گەورەیە و سەرچاوێکی زۆری داهاتەوە پێم وتی ساڵی پار 245 میلیارد زیاتر داهاتی هەبوو بە تەنها ئەم مەرزە ئەگەر بە تەنها ئەو مەرزە ینی ئیشی تیا بکرایە بۆ ئەوەی سەرچاوی کار و سەرچاوی خزمەت بێ بە دانیشتوانی ناوچەکە ئەیتوانی بە ڕێژەی 70% کێشەی بێکاری ئەمە چارەسەر بکە وەکو پێشوتی ئەمە ناوچەکەمان ناوچەیەکی استراتیجیە ینی وە دیسانە و لە ڕوو استراتیجیەوە گونجاین بۆ ئەوەی وەکوتی ئێمە ڕێگای هاتوچۆین بەسەر ئێرانە ڕێگای هاتوچۆین بەسەر کۆمەڵە لە پارێزگاکانی تری خواروی عێراقە کە گەشتارێکی زۆر سەردانەکە وە لەمان کاتە ئێمە ڕووباری سیروانیشمان بەدەستەوەیە ینی ئەکرێ بە تەنها ڕووباری سیروانوەکو ناوچەیەکی گەشتیاری بەکاربێنی ئەوەی کە لە دۆکان کراوە ئەوەی کە لە کۆمەڵی ناوچەیتری سلێمانی کراوە یا بە شێوەیەکی ترەتوانی ئیشی تیا بکراوانی کە لە ئێران نەکرێ ئەو ناوچە گەشتیاریانی کە دروست دەکرێت ئەتوانێت بێتە سەرچاوی داهات و بە سەدان گەنجی بێکاری ئەمە بخاتە ئیش و پێویستیان بە دامەزرانی حکومت نەبێ و سەرباری ئەوە شێکێکی تر لە مشکلەکانی تری ئێمە ئەوەیە هیچ هەلێکی کار لەلایەن حکومەتەوە دابین بۆ خەڵک دابین ناکرێەوە لە هەمان کاتیشە هیچ کۆمپانیایەکی تایبەت داهاتی نەخستۆتە گەڕ لەم سنووریا بە ئەوەی ئیشێکی تیا بکە کە گەنجان ئیش لە کۆمپانیاکەیە بکەن یا ببێتە سەرچاوی دەستی کار بۆ دانیشتوانی سنوورەکە ئەگەر بیری لێ بکەیتەوە ئێمە دوو بلۆکی نەوتیمان هەیە بە تەنها ئەگەر کارگەیەکی پترۆکیمیایی کە چەند ساڵە پێشی ستا لەگەڵ کۆمەڵی هاوڕێیە بە داواکردن داوامان کرد پرۆپۆزەڵمان بۆ نووسی هەموو شتێکیمان تەواو کرد تەنانەت سەردانی کۆمەڵی جێتی فەرمی و کۆنسوڵەکانیشمان کردی وڵاتان بەوەی بتوانن کارگەیەکی پترۆکیمیایی لە سنووری ئێمە دروستکەن لەسەر ئەو غازەی بلۆکی گەرمیان کە ڕۆژانە ئەسووتە لەسەر بلۆکی چیاسۆرخ بۆ ئەوەی ببێتە سەرچاوی هەلی کار بەڵام هیچ ئیشێکی بۆ نەکرا و ئێمە داوامان کرد مەسەلەن محەتەیەکی کارەبا دروست بکرێ هەدیسانەوە لەسەر ئەو پاڵاوگەنەوتیانەی دیسان لەسەر ئەو بلۆکە نەوتیانەی کە لە سنوورەکەی ئێمە هەیە دوای چەند ساڵێ دیسانەوە بە کۆمەڵێ ڕەخنە و بە کۆمەڵە گلەیی زۆرەوە ئیسا هاتوون مەسەلەن محەتەیەکی کارەبایان دروست کرد کە محەتەیەکی کارەبای موبیلە و دوای چەند ساڵێکتر ئەیگوێزنەوە ینی هیچ کاتێک دانیشتوانی ئەم شارەیان بە شیاوی ئەوە نەبینیوە کە بتوانن ئیش بکەن بۆ بژێوی و بۆ ڕۆژانەی ژیانی خۆیان بە شیاوی ئەویان نەبینیوە کە مەسەلەن ژیانێکی شایستیان هەبێ خەڵکی ئەم شارە لەوەتەی هەیە لە دوای ڕاپەڕینەوە تەنها لە شەڕا بەکار هاتوون حزبەکان بەکاریان هێناون شەڕەپەڕۆیان پێکردوون بردوونیان دەچە سەر سنووقی دەنگدان و دەنگیان پێداون بەڵام بە هیچ شێوەیە خزمەتیان نەکردوون لە کاتی هەڵبژارنەکانە دەوروبەرمان قەرەباڵغە بێن و سینگە ئەکەنەوە لێرا خەڵکێکی زۆریان دێ بۆ ئێرە بەڵام دوای هەڵبژارنەکانە بینی لەسەر جادەکان لێمان ئەمرێ بەدەست پەتای کۆرۆناوە کەچی چوارکیت نییە بۆ فەحسی نەخۆشی کۆرۆنایی پێ بکەین زۆرخانێکمان نییە نەخۆشەکانمان داخلی بکەین ڕۆژانە ئەوانەی کە نەخۆشەکەون لە نەخۆشخانەی تەواوی ئێمە ئەبێ بە 2 ساعات و نیم و 3 ساعت بە سعافە بگەزرێنەوە بۆ سلێمانی بە شیاوی ئەوە نەبینراوین کە نەخۆشخانەیەکمان هەبێ کۆمەڵی ئەجیزە و پێتاویستی تیا بێکەتەوە کاگاراز دەمەوێت دیارە کاتی خۆی کە لە گوندەوە بووەتە
قەزا لەبەر گەشەی باشی بووە بۆیە بووەتە قەزا. دەمەوێت بزانم لە ئێستادا ئایا گەشە نەستەندن یاوەڕ نەدانەوە لە قەزاکەتان تا چەندە هۆکارە لەوەی کە ڕێژەیەکی زۆر لە گەنجانی کەلار ڕووە و هەندەران و وڵاتانی دەرەوە ڕۆشتون یا هەڵهاتووە نەتوانم بڵێم یاخی بوون و ڕۆشنوێتە دەرەوەی وڵات. ئایا تا چەندە هۆکارەکەی پشتگوێخستنی ناوچەکەیە پشتگوێخستنی گەنجە نەبوونی هەلی کار و ئەو بابەتانەی دیکەیەکەوەی کردو هەموو و گەنجانە ڕێژەیەکی زۆر گەنجی گەرمیانی دەبێت ڕووکەنە وڵاتانی دەرەوە. بەڵێ لە ڕاستیە گەنجی ئەم سنوورە ئەوەتی کە هەبووە ئەو گەنجانەی کە وتم گەنجێکی حڕوک بوون گەنجێک بوون ینی ئاستێکی وشاری باشیان هەبووە وەکو پێم وتی لە 2005 و 2006ەوە لە دوای ڕاپەڕینەوە خەڵکی ئەم شارە داوای عەدالەتی کردووە و هەمیشە ینی کاریان کردووە بۆ ئەوی بژەوی ژیانیان هەبێ بەڵام بەداخەوە سەرمایەک پارەیەکیش کە لە دەستیانە بێ بەهۆی پشتگوێخستنی قەزاکەوە ئەبینی ئەو پارەیەشیان لە دەستداوە هیچ ڕێگایەک نەبە بۆی ئیشێکی تیا بکەن و سەرمایان بەگەڕ بخەن بۆی سبەی نێتوانن بژەوی ژیانی خۆیانی پێدابین بکەن یا بە ڕێگایەک لە ڕێگاکان بە شێوەیەکی باشتر بژین وەکو پێم وتی تەنها حزبی لە ئاسی حکومی یاخۆتەزانی حکومات سنتەری حکومت لە ئێمە زۆر زۆر دوورە و ئەم دوو زۆنە دوو زۆنی زۆر جیاوازن ئەوەی لێرە حکومە کاتە حکومەتی بەدەستە کەسێکی ترە لەوەی کە حکومەتی پێکێناوە کە لێرە یەکێتی نیشتیمانی حکومەتی بەدەستەوە شتێ بەدەستی خۆیەتی و هەموو کەم و کورتەکانی ئەم سنوورەشە گەڕێتەوە بۆ ئەوان ئەگەر شارەکە خزمەت نەکرا بێ مشکیلەکە یەکێتی نیشتیمانی کوردستانەکە نەیتوانی و خزمەتی بکە وەگەنجی ئەم سنوورە شۆکو پێم وتی من ڕۆژانە و ینی ساڵانە ئەبینی ئێستا هاوڕەکانی خۆم چەندانیان هەیە لە ئەوروپان و ڕویان لە ئەوروپا کرۆ لە کاتێکە گەنجی حڕوک بوون ئیشیان هەبوو ئیشی خۆیانیان بەدەست بووە بەڵام لەبەر خاتری ئەوەی مەسەڵەن هیچ پلانێ نەبووە هیچ پرۆژەیە نەبووە ڕۆژ لە ڕۆژ ئەبینی خەریکە شارەکە لە ناوەی خۆی سیس ئەبێ وشکە بێ و ئەو حەیەوێتە و ئەو ژیانەی کە دیایەتی تیان نامێنێ ئێستا بینی بە ڕۆژانە هەموو دوکاندارەکانێمە ئاگامان لیانە گلەی ئەوەکەن کە نە ئیش ماوە نەکاریان ماوە هەمویان خەریکە تووشی شکست دیان هەمویان خەریکن سەرمایەکانە دۆڕێنن ئەبێ پلانی هەبێ بۆی بیر بکاتەوە بۆ ئەوەی ئەم شارە دووبارە ژیانی تێبێتەوە کە تۆ پلانە نەبێت استراتیژیەت نەبێت تەمان شارەکە ئەبێتە شارێکی مردووە ئەبێتە شارێک کە هیچ بە عەمەل نایە ینی وەکو ئەو شارانەی کە هیچ ژیانێکیان تانێ ئەم شارەی ئێمە شارێکە پڕە لە ژیان بەڵامەوە تا بەدەستی خۆیان خەریکە هەموو ژیان و هەموو حەیەوێت و هەموو سێکتەرەکانی نەفەزدانی تێ ئاکوژن بەداخەوە و ئەوە شێکێکی تر لەوە کارەکانە کە گەنجی ئێمە بەهۆی بێکاریەوە بەهۆی بێپلانیەوە بەهۆی دەستێوەردانی حزبیەوە بەهۆی واسیتەکاری و خزمێنە ئەوشی کە دێتە پێشەوە دوو کۆمپانیای نەو دێتە ئیشەکەن هەموو بەرپرسە حزبیەکان ینی دەستیان کردو بە واسیتەکردن و دامەزراندنی خزم و کەسی خۆیان تەمان ئەوەیە کێشە دروستەکە کە گەنجی تر و نەفەسی تر و هیوای تر لەم شاران نامێنێ بۆیە هەمویان ڕۆیان لە ئەوروپا کردو بەداخەوە نیوەشیان ئەوە تا دەریای ئیجا قوتی دان و لەو ڕێگای هەر نەگەڕانەوە بۆ باوەشی دایک و باوکیان بەڵام ئێستاش ئەبینین ئەو گەنجانە مەسەلەن باوەشی دەریای ئیجایان لە باوەشی دایک و باوکیان پێ خۆشترە و ڕۆژانەش ئەبینین هەوڵەدەن بە ئەوی وڵاتەکە بەجێ بێڵن مردن لە ڕێگای ئەوروپایان زۆر پێ باشترە لەوەی کە بەدەسم حزبانەوە هەروە بە مەیوسی بە بێپەروا ینی بمرن و بپوچێنەوە مردن هەرەوە نییە کە تۆ نەفەس ببڕێ مردنەوەتانی ڕۆژ لە ڕۆژەبینی مەسەلەن حزبەکان و بەرپرسەکانیان سەرمایە وڵاتەکە ئەبەن و تۆشیی لە دەسانی ئەوەتانی بەبەرچاتەوە دایک و باوکە نەخۆشەکە و ناتوانانی هیچیان بە بکەی خزم و کەسی بێتوانان ناتوانانی هیچیان بە بکەی ئەوە کوشتنی ئەساسی خەڵکی ئەم شارەیەکە ڕۆحی لەبەری کەسان نێشتووە هەمووی تووڕە و هەمووی بێزار و هەمووی بێتاقەت و هەمووی مەیوسە و هەمووی ئێوێ شارەکە بەجێ بێڵێ زۆر باشە کاگەڕاست سپاس دەکەم دەرفەت نەما دیارە قەزای کەلار بەتیا بە دوای 51 ساڵ زیاتر لەمە باس و خوازاڵ دەگرێت قسەی لەسەر بکری ئەمەی کە تەنها هەبوو هەندێک دەردەدڵ و خواست و داواکاری کەلاریەکان بوو بۆ هیوایی کە ئیدی داواکاریەکانتان جێبەجێ بکرێەوە کەلار هاوشێوی شارەکانی دیکەش و لەگەڵ شارەکانی دیکەش ئاوڕێکی جدیان لێ بدرێتەوە بۆەوەی کە چی دیکە گەنجانمان ناچار نەبن وڵات و نیشتیمانی خۆیان لە پێناو ژیانێک و داهاتوویەکی ڕوونتر بەجێ بێڵن سپاس دەکەم کاگەڕاست لەوەی کە لە کەلارەوە میوانی پەیامی ڕۆژبی زۆر سپاس بەڵازیزان ناوبڕێکی کورت وەردەگرین و لە پاش ناوبڕەکە درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین بە دیار شاشەی پەیامەوە دانیشتن تا دەگەڕێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی کوبەیە خواردنێکی خۆش و بەلەزەتە
زیاتر بەنانی گەرم و ساوز و مەستاوە خوێت و هەنێکیش بەنانی تیریەوە حەزیان لێە هەر چۆنێک بێ کوبەیە بەڕاستی خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود وشەفۆن ڕووناکی دەخاتە سەربواری تەکنەلۆژیای نوێ لەمڕۆ لە کاتی لە کارکەوتنی مۆبایلەکەت یان ئایپادەکەت پێویست ناکات دەست بەجێ هەوڵی گۆڕینی ئامێرەکەت بدەیت ئێستا وشەفۆن سەرجەم پارچە ڕەسەنەکانی مۆبایل و ئایپادی دابین کردووە بە نرخێکی سەرسوڕێنەر و پابندێکی بێهاوتای کوالێتی لەبیرت بێت مۆبایلەکەت بە شێوەیەکی دروست چاک بکەوە و لەگەڵ وشەفۆن نازنامەی متمانە بەدەست بهێنە سەرجەم پارچەکانی لە دەستی یەکی کۆمپانیا جیهانیەکان دەکرێت و بە شێوەیەکی سەلامەت دەگوازرێتەوە پێش ڕادەستکردنی با کڕیار سەرجەمیان پشکنینیان بۆ دەکرێت بۆ دڵنیابوونەوە لە کارکردنیان هەموو کارەکان شایەنی سەرنجی تۆیە وشەفۆن ڕێگا بۆ ئاستەنگەکانت دەکاتەوە بۆیە وشەفۆن بکە بە هاوڕێی متمانە پێکراوی خۆت وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوەتە کوردستان ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵەسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک بخۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانچەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێت و دڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی سەداسەدی لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی خۆشترین و باشترین دە بساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوفسانە خۆشترینە سرکە مریشک ئیندۆمی پەنیر ئیندۆمی وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن سەدڵ کیسە خێزانی هەمیان بە دنیایەوە هەموویە وەڵامەکە زۆر ڕاستە ئازیزان خۆشەویستان بەشدارەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لە هیچ جبسێکی تران نەم خواردووە ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما حەزەکان خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نین بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەندی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بەڵازیزان لە بڕگەی لەگەڵ پەیامنێران دەچمە لای
پاملێرانمان زانیاری و چالاکی و ڕووداوەکانی شار و شارچەکانی هەرێمی کوردستانتان بۆ دەگوازینەوە. سەرەتا دەچمە چەمچەماڵ لای پاملێرمان جەلال جەباری. جەلال سڵاوی خوا لێ بێت و ئەم کاتت باش گرنگترین زانیاریەکانی چەمچەماڵ چین بۆ ئێمە بۆ بینەرانی عزیزی بگوازیتەوە. بەڵێ کاک جەلال سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. دیارە لە درێژەی کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ دەستگای خێرخوازی بەخشین لە ناحیەی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵ هەستا بە دابشکردنی هاوکاری مادی بەسەر ژمارەیەک لە مناڵانی بێباوکە و بڕیار ئەم هاوکاری مادیش لەمانکانی داهاتووشا لە کات و ساتی خۆیدا بەردەوام بێ. من بۆ جۆری هاوکارێکە و بڕی هاوکارێکە و ژمارەی مناڵەکان گفتوگۆکەم لەگەڵ کاک جوبرایل نادر بەرپرسی نووسینگەی شۆڕشی دەستگای بەخشین. کاک جوبرایل زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر پێ بڵێم هاوکاری ئەمڕۆتان دەستان پێکردووە لە مانکانی ترا بەردەوام ئەبێ و ئایا ئەمە بڕی مادەیە و چەند منداڵ لە سنوورەکە لی سودمەند دەبن؟ بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای بەخشندە و میهرەبان. ئێمە ئەم هاوکاریە یەکەم مانگە لێرە دەستمان پێکردووە چەند ساڵە لێرە نەما بۆ چەند مناڵێکی کەممانە بۆ لەسم ساڵ تەوزیع کراوە بەڵام حەمد بۆخوا ئەمە یەکەم ساڵە و یەکەم مانگیشە تەوزیعەکەین. ئێمڕۆ هەر ماڵی هەر کەسێکی بێ سەرپەرشتیار 100,000 چەند کەسێکی 150ەوە لە ڕێی خێرخوازێکەوە ئەوانەیەکی 150 دەنێ بەڵام حەمد بۆخوا ئێمە یەکەم مانگمانە ئەم مانگای 28 کەسی ماڵی بێباوەک مناڵی بێباوەک موچیانە دێنێ حەمد و سەنا بۆخوا لە ڕێی خێرخوازانەوە لە ڕێی دەستگای بەخشینە و نووسینگەی شۆڕشە و خێرخوازیش خوای گەورە پاداشیان داتەوە. من لێرە داوایان لێکەم ئەو کەسانێک کە یارمەتیمانەدا خوای گەورە بەرەکەت کاتە ماڵیانەوە خوای گەورە پاداشتیان داتەوە ڕسق و ڕۆزیان زۆر کارە دەد و بەڵا خوابیان پارێزە بەڵام ئەوانی ئێمە گەر خەڵکی تر زۆر ینی یارمەتیمان بدا زیاتر یارمەتیمانتوان ئەو کەسانی کە فەقیرن داهاتیان نییە ینی لێرە بژێکی ژیان لە شۆڕشا کار و کاسبیەوەی کە سەرپەرشتیاریشیە کە پیاویشی ناتوانێت بژێ ژیانی خۆی دابین کە بۆیە لێرە داوا لە خێرخوازانە کەمەوانی کە خواپیانی داوە زەکات بێ بە سەدەقە بێ یارمەتیمان بدەن بە ئێمە بتوانین کە ئەو کەسانی کە ماون چەند کەسێترمان بڕێ ماڵی زۆرمان ماوە بتوان یارمەتێکمان بدەن ئەگەر ئەوەی توانێت ماڵێکمان بۆ کەفالەتکە ناتوانێت بە چەند برایەک ماڵەیە یان کەمێ بە چەندێ بێ بەڵام ئێمە خەڵکێکی زۆرمان ماوە لەم سوورە ناتوانین کەفالەتیان بکەین خەڵکە ئێمە هەژار نشینە ئەو کەسەی کە بێباوکە بێ زیاتر هەژارەکەوێ جا لێرە داوا لەو کەساناکەم کە هەیەە خوای گەورە پاداشتیان داتەوە یارمەتیمان دەن وەلەو یارمەتیشمانیان داوە کەسی خێرخواز زۆر باشمانێ خوای گەورە پاداشتیان داتەوە هەم دەستگای خێرخوازی بەخشینیش یارمەتیمانی داوە خوای گەورە پاداشتیان داتەوە کە بۆ ئەم نووسینگ ئەم بەشی بێباوکانەمان کردوتە یارمەتیان داوە چەند ناڵێکیمان کردو خوای گەورە پاداشتیان داتەوە وەزای ئەوەش باتەوە. دەتوانین بڵین پێدانی ئەم بڕە هاوکاریە لە مانکانیدا تووشا بەردەوام بێ و ئەمە لە شێوەی موچەیەکی ماگانە پێیان ئەدرێ بە بەردەوامی؟ بەڵێ ئێمە هەر ئیمڕۆ کە موچیانە دەینێ موعیدی مانگی داهاتووشی تایە هەموو مانگەکەیان دێنێ بۆ مودەی ساڵێک هەموو موعیدەکەی مانگەکەی تا ساڵێ پشتیوان بەخوا ئەیان دێنێ بێ دواکەوتن ینی هەموو کاتە سەر مانگیان دێنی ئینشاءالله ئەوە خوای گەورە پاداشتی ئەو کۆمپانیاش داتەوە شیرنی هەموو مانگە شیرنیمانە داتێ مامۆستایەکی ماوەسای بانکن دو قسەی خێرام وکە نەسیحەتیان بکات لەبەر ئێمە مەبەستمان ئەوە نەبێ پارەکیان دێ مەبەستمان ئەوەیە کەوا بۆ پەروەردەکردنی مناڵەکانیان لەبەروی پەروەردەیەکی تەندروست و جوانیان هەبێ ینی لە هەردوو لە مەبەستەکەمان هەر پارەکەنیان پارەکەون تەندروستی مناڵەکانشان بۆ پەروەردەکردنی ئمڕۆ زۆر مناڵەکان ئەوەی کە باوکیانێ پەروەردەیان ینی زۆری پەروەردەرژێ دەستخوانە دەرچووە ینی پەروەردەی من ڕۆ زروفەکەی ینی زروفی خراپە زۆرە ینی گەنج زۆر بەرەو هەڵدێرە ڕۆ ئەمەش لێرەوە ئەوش بە فرسەتە زانین بۆی حەزمان لێەوە لێرە بەینی بیدەین ماگانە بیدەین مامۆسایکی بەڕێز بانکن کانێ بۆ پەروەردەکردنی مناڵەکانیان بۆ نەسیحەتی خۆیان ئەم پارێکە وەرەگرن ئێمە بتوانین کە بە زیادە مەسەفی نەدەین لەبەر پاری مسلمانە دینار کۆکرێتەوە ئەم پارەی لە جێ خۆی سەرفکرێ بۆیە ئەمە ئەو نەشمان هەیە خوا سەلامەت خوا زاوەت خواسە. بەڵێ کاک جەلال وەک کاک جوبرایل ئاماژەی پێکرد دیارە ئەمە هاوکاریەکی مادیەوە لە شێوەی موچەی ماگانە کە لە مانکانی داهاتووشا بە درێژای ساڵی 2021 بەردەوام ئەبێەوە لە کاتی خۆی دادرێت بەو مناڵانەی کە بێباوکن و بێ سەرپەرشتیارن و دیارە جگە لەم چالاکی هەر لە ناحیەی شۆڕش دەستگای خێرخوازی بەخشین چەندین چالاکیتری هەیە لە شێوەی کردنەوەی خولی دوورمان بۆ ئەو دایکانەی کە مێردەکان خود بۆ ئەو ئافرەتانی کە مێردەکانیان لە دەستداوە و دابشکردنی هاوکاری لە جۆری سەبەتەی خۆراک و ئەو بابەتانە ئەمە کۆی زانێرەکان و لە لای من ئەگەڕێمەوە لای ئێوە. دەست خۆش بێ جەلال زۆر سپاس دەکەین دیارە دەستگای خێرخوازی بەخشین ئەتوانم بڵێم تاکە دەستی میهرەبانانەیە لە هەرێمی کوردستان کە هاوشێوەکانی زۆر کەمن
کە بەو شێوازە دەستی میهرەبانی بەسەر منداڵانیەتی و خەڵکی فەقیر و هەژاردا هێنابێت بە تایبەتی دیارە هەندێک دەستگای تر هەن کە بە پێچوانەی دەستگای خێرخوازی بەخشین داهاتیان دیار نییە نازانم چۆن سەرچاوەکەیان پێیا دەکرێت بەڵام هاوکاری خەڵکی دەکەن بەڵام ئەوەی بەخشین دەیکات جیاوازە لە هەمویان لەبەرەوەی لە خێرخوازان و ڕاستەوخۆ بەخشین وەکو دەستێکی ئەمانەدار دەگەێنێتە هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەت بە پرۆژەی جیاوازەوە. بەڵازدانەوەی کە بینیتان جەلال بەشێک لە چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشینی بۆ گواستنەوە کە کەم ڕۆژ هەیە دەستگای خێرخوازی بەخشین چالاکی لە شار و شارۆچکە جیاوازەکان هەرێمی کوردستاندا نەبێ بۆ توێژە جیاوازە هەژارەکان لە هەرێمی کوردستان لە مناڵانی بێباوک لە نەخۆش لە خاوەن پێداویستە تایبەتەکان لە هەموو چین و توێژە جیاوازەکان. دەچمە لای پامێرەکانی دیکەمان لە ڕانیەوە ڕێناس ئەرسەلانمان لەگەڵە ڕێناس سڵاوی خوا لەبێت تۆم کاتت باش گرنگترین زانیاریەکان لای تۆ چین؟ کاک بیلال ڕێناز فەرموو زانیاریەکان بخەرە ڕوو گوێمان لێتە. زۆر سپاس دیارە ئەمڕۆ ژمارەیەک لە چالاکانی مەدەنی و بەشێک لە موچەخۆران لە دەڤەری ڕاپەڕین دیار لە بەردەم داواکاری گشتی ڕانیا گربوونەتەوە نیازی ئەویان هەیە سکاڵا لەسەر سەرۆشی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی تۆمار بکەن لەسەر ئەوەی کە باز لەوە دەکەن کە ئێستا داهاتی حکوومەتی هەرێم بەرز بووەتەوە لەگەڵ ئەوەشدا موچە بەردەوامە لە حکوومەتی هەرێم بەردەوامە لە لێبڕین لە سەدا 21 هەروەها باسیش لەوە دەکەن کە نرخی دۆلاریش بەرز بووتەوە بە هەمان شێوە لە قازانجی حکوومەتدایە چونکە نەوتیش بە دۆلار دەفرۆشرێ. من بۆ زانیاری زیاتر ئێستا مامۆستا یاسینم لایە مامۆستا کە بێت ئێرە حەزت نەبێت سەرپەرشتیاری گربوونەوەکە دەیانەوێت سکاڵا لەسەر داواکاری گشتی تۆمارکن بزانم مامۆستا یاسین ئێوە ئاماستان چییە لە تۆمارکردنی ئەو سکاڵایە؟ یەک هەڵت بۆ ڕاستکەمەوە سکاڵا لەسەر داواکاری گشتی تۆمار ناکەین بەڵکو لە داواکاری گشتی ئێمە داوا دەکەین کە داواکاری گشتی سکاڵا لەسەر سەرۆشی حکوومەت و جێگری سەرۆشی حکوومەت و وەزیری دارایی تۆمار دەکەین لەسەر بڕینی قوتی موچەخۆران کە بەڕاستی پێمان وایە لە ئێستادا هیچ بیانوێک نییە بۆ ئەوەی موچەخۆران ببڕدرێ و دەمانوێت دوای ئەو سکاڵا تۆمارکردنە کەمپینێک ڕابگەێنین بۆ بابەتە ئیمزا کۆ بکەینەوە لەناو موچەخۆران لەسەر زەم شار و شارچکان داوا دەکەین کە پشتیوانمان بن بۆ بابەتە وەک چۆن ئەوان ئەو یاسایان داڕشتووە خەڵکی پێدادگایی دەکەن و خەڵکی پێ حکوم دەدەن و چالاگوانان بەبێ بنەما ینی بەبێ هیچ بەڵگەیەک بە تیرۆریستیان دادنێن یان بە سیخۆریان دادنێن و بە 6 ساڵ زیندانیان دەکەن ئێمەش بە هەمان ئەو یاسایانەی کە ئەوان دایان ڕشتووە بۆ بەرژەوەندی خۆیان سکاڵا لەو لە دادگا تۆمار دەکەین بۆ ئەوەی لەسەر مافی خۆمان دێینە دەنگوە لە بچووکترین مافی خۆمان خۆش نابین هەتا دووە قۆناغی کۆتایی لەگەڵ بە یاسا لەگەڵیان دەڕۆین هەتاکو دەگەینە ئامانجەکانی داواکاری سەرشی ئێوە چییە مامۆستاکەر پێمان بڵێ؟ داواکاریەکان زۆرن ئێمە لە 2016ەوە بەرزکردنەوەی پلەی موچەخۆران و مامۆستایان بڕدراوە تا ئێستا کە حیسابی بکەین مانگ بە مانگزانی چەندەکە موچەخۆران پێم سەیرە لەسەر ئەو بابەتە زۆر بێدەنگن یعنی ئەگەر پلە بەرزکردنەوە بوەستێندرێ هەموو مانگێک هەموو مانگێک ئەوە هیچ موچەکە بەکەمی وەردەگری و هەموو ساڵێکیش کە ئەوە سەرموچەی ساڵانە شت هەر بەکەمی وەردەگری بۆ زیاد دەبێت بۆیە جگەل لەوە ینی بێڕێزی بەرامبەر بە مامۆستایان و موچەخۆران ینی شەقتی هەڵدان گوشتن ئەمە خۆپشاندانمان کرد لە ساڵانی ڕابردوو لە 2015 لەسەر داوای مافی خۆمان ئەوان بە گول لە وەڵامی ئێمەیاندا ئەوان ئێمەیان بە تیرۆریست ناوبرد ئەوان ئێوەمەیان بەدەستی دەرەشی ناوبرد بۆی ئەمڕۆ بە ڕێگەی یاساییەوە دەمانەوێت داوای مافی خۆمان بکەین ئەو پێمان وایە ئەو پەڕی ڕێکارێکی مەدەنی و یاساییە و کۆڵژ نادەین لەو بابەتە بەردەوام دەبین. زۆر باشە دەست خۆش زۆر سپاس مامۆستا یاسین سەرپەرشتیاری دیارە گربوونەوەکەیە کە ئەمڕۆ دەیانەوێت سکاڵا لە داواکاری گشتی تۆمار بکەن بۆ ئەوەی هەریەکە لە سەرۆشی حکوومەتی هەرێم و جێگرەکەی و وەزیری دارایی دیارە بەڵێ
سپاس بۆ زانیاریەکان سپاس لەوەی کە لە ڕانیەوە لەگەڵمانابووی بەڵازیزان دیارە ئەوەی کە ڕێناز باسی کرد کۆمەڵێک چالاکوان و مامۆستا لە دەڤەری ڕاپەڕین چوونەتە بەردەم داواکاری گشتی بە هۆکاریەوەی کە ئێستا نرخی نەوت بەرمیلێک نەوت زیاد بەرز بووەتەوە و لە هەمان کاتا چووکە نەوت بە دۆلار دەفرۆشێەوە نرخی دۆلاریش بەرز بووەتەوە کەواتە داهاتی دیناری حکوومەت هێرێمی کوردستان دەبێت ڕێژەکەی بەرزتر ببێتەوە هیچ نەبێت دەبێت دەستکاریەک لە پاشەکەوت و دواکەوتنی موچۆ ئەم بابەتانەیە بکرێ و هەر بۆیە ئێستا و مامۆستا و چالاکوانە بەدەنیانە هەستاون بە تۆمارکردنی سکاڵا لەسەر سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی بۆی کە بزانن ئایا لە دوای ئەم گۆڕانکاری ئابوووریانە بۆچی هێشتا دەبێت موچەکانیان بە پاشەکەوتەوە لێ بدرێت یاخود بە لێبڕینەوە بە تجاران پاشەکەوت و ێستا لێبڕینە یاخود بە جواکەوتنەوە لەوەی کە موچەیان پێ بدرێت کە ئەمە جگە لە دەیان ناشەفافی دیکە لە داهات لە هەرێمی کوردستاندا کە دیار نییە و نازانرێت چۆنە. دەچینە سلێمانی لای پەیامنێرمان ڕامیار دیارە گردبوونەوەیەک لە بەردەم پارێزگاری سلێمانیدا هەیە لە بەردەم بینایی پارێزگای سلێمانیدا کە هەندێک شۆفێری بار هەڵگرن لە باشماخ ئێستا هاتوونەتە لەوێ گردبوونەوەیەکیان ساز کردووە من دەچمە لای پەیامنێرمان ڕامیار بزانم زانیاریەکانی سلێمانی بەگشتی چین و هەروە هاوشێفەرانی کە لەوێن لە پێناوچیدا کۆبوونەتەوە ڕامیار سڵاوی خوا لەبێت و ئەم کاتت باش ئەگەر گوێت لێمە دەمەوێت بزانم گرنگترین زانیاریەکانی پارێزگای سلێمانی چین و ئەو گردبوونەوەی کە ئێستا لە بەردەم پارێزگادا هەیە لە پێناوچیدایە. دیارە دەنگی من ناگاتە لای ڕامیار نزیک بانی و کاتژمێر لەمەوە پێشەوە کۆمەڵێک نزیک بە 300 شۆفێری بار هەڵگری مەرزی باشماخ لە بەردەم بینایی پارێزگای سلێمانی کۆبوونەتەوە هەندێک داواکاری تایبەتیان هەیە کە دەمێکە هاواری لێ دەکەن بەڵام تا ئێستا داواکاریەکانیان جێبەجێ نەکراوە ئێستا گردبوونەوەکە درێژەی کێشاوە من دەچمە لای پەیامنێرمان ڕامیار بۆی کە گرنگترین زانیاریەکانمان بۆ بگوازێتەوە. ڕامیار سڵاوی خوارد لێبێت دەمەوێت بزانم گرنگترین زانیاریەکانی پارێزگای سلێمانی چین و قسە لەسەر ئەو گردبوونەوەش بکەی بزانی شۆفێرەکانی مەرزی باشماخ بۆچی لە بەردەم پارێزگای سلێمانیدا گردبوونەوەیان ساز کردووە. ئەوەی یەکەمیان گەشت و گوزار لە هەرێمی کوردستان ئێمە ئێستا لە بەردەم پارێزگای سلێمانین ئەوانەی کە لێرەن شۆفێری بار هەڵگرن کە لە مەرزی ینی پێنجوێن و باشماغ و ئەوانە کارەکەن ئەمێ بچمە لای خۆیان بزانم کێشەیان چییە بۆچی هاتوونەتە بەردەم پارێزگای سلێمانی باسی گرفتەکانتان بکەن. وەڵای گرفتی ئێمە گرفتدار بووین بەدەست چەند سیارێکی نایاساییوە سیارەکان بە ناوی ئەلۆ ئیشەگەن داهاتی ئەلووە ینی ئیسەج ڕۆژانە بڵێن قادئێ ملیۆنە دینار بەرەو ژوورە ینی هاتۆ دەستی خسۆ دەخوتی ئەو خەڵکەوە ئێمە 600 شۆفێرین لە مەرزی باشماخ سیارەی نایاسایی هینی قادئەکانی سلێمانین لە هیچ عەرزی خوایەگە لە هیچ ئەلوەیەکی ئەم کوردستانەیژا بڵێن سیارە نییە بە ناوی ئەلۆ بەس لە ئەلوی سلێمانی نەبێ قادئی وا هەیە بڵێن نۆ سیارە هەیە ئیشەکە بە مەعەدەلی منیش لە مایەکە بارێکم مەرجی کارکردنی ئەو شۆفێرانە چی ئێوە ینی ئێوە ینی بە پێوەرە کارەکان ئەوان بەچ پێوەرە کارەکان و ینی جیاوازە پێوەری کارکردنیەوە بەڵێ ئێمە کاردی هێڵمانەیە وەکو گەراجی تەکسی و پاسەکان چۆن بڵێن خەتیان هەیە و حکومەت بۆی داناون ئێمە کاردی هێڵمانەیە بۆ نمونە ئێستا بڵێن خەڵکمانتیایە خاوەن شەهیدە بڵێن ماڵ و مناڵێکی شەهیدی بە ملۆیە 4 دەفتەر دۆلاری داوە بە خەتێکی باشماخ کە ئیشی تیاکە ئەو بەبێ ئەوەی پارەی پێدابێ بەبێ هیچ قانون و یاسایەک یە بارەکە بارەکەی منی قۆرخ کردووە ئەڵێ بە پیلەوەری ئێرانی ئەڵێ کاگە ئەگەر تۆ بارەکەی لە سەیرانبن بۆ من نەنێری لە تێوەڵەوە نەنێری من لە ئەلۆ لێ وەرناگرم ئەویش بە حکمی ئەوە بڵین بارەکەی ئەبا بۆ ئەوێ ئەینا بە هیچ قانون و یاسایە هیچ قانون و یاسایەکیان تیانە یانی سیارەیان تایە لەسەر ئەمە ئیجراتیان لەگەڵا کردووە سنەوەکان لێ وەرگرتووە لەگەڵ ئەوەی سنەوەکان لێ وەرگرتن لەم پار مانگی شەشۆ بڵێن بەبێ سنەوی هاتوچۆگە وەکو سیارێکی علوج هاتوچۆی ئێرانەکات ینی من داواکارم لەم دەسەڵاتە لەم حکومەتە ینی شوورەیە بەخوای گەورە شتیوە هەر نییە لە هیچ قانونیەکە تۆ ئێمە کتابی ڕسمیمان پێ تقریبا 32 ئیمزای ئەم بەرپرس و ئەم حکومەتەمان پێ کە ئەمانە نایاسایی بەڵام ینی ئەبێ لە خۆیان بپرسی بڵێ تۆ بە چی یاسایە ئیش ئەەکەی
ئەبێ بڵێ بە حکومت تۆ چۆن ڕێی پێ ئەدەی چۆن پارێزگاری سلێمانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگا لە وەزیری گواستنەوە هەمووی ئیمزای کردووە کە ئەمانە نایاسایانی بوونیان نییە بەڵام کەسێک هەیە لەم حکومەتە لەم دەسەڵاتە کە پارەخۆرە بەپارە ئیشەکان ڕاکردو ئیشەکەی مایان قۆڕە کردو ئێمە 600 ئالێن 2,000 نەفەر لەسەر ئەو قوتمان لەسەر ئەوەیە بێدەنگیش نابین لەم حەقەی خۆمان. زۆر سپاس. ئێستا ئەوان جەلەل هاتوونەتە بەردەم پارێزگای سلێمانی دەیانەوێت کە چاویان بە پارێزگاری سلێمانی و هەروەها لایەنە پەیوەندیدارەکان کە لێرە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بکەوێت بۆی قسان لەگەڵ بکەن ڕێگە چارەیەک بۆ ڕامێر تا ئێستا کە زاتووە بەدەم داواکاریەکانیانەوە لە پارێزگای سلێمانی یاخۆ ئەنجومەنی پارێزگا ئەوەی کە بزانین تا ئێستا بەڵێ ئەندامانی ئەنجومەن هاتوون لێرە قسان لەگەڵەکان با بزانین چێڵێن لێرە کاک محەممەد و کاک بەرزان ئەوان جێگری بڵێن ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێستا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان هەیە ئەگەر قسەکانیان ئاسایشی سلێمانی بەڕێوەبەرەتی هاتوچۆ قایمقامەتی سلێمانی سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان لەوێ کۆنووسەکەیان واژۆ کردووە وێ ڕای ئەوە چەندین جاری کە ئاما یاداشتەکە کۆنووسەکە نەچۆتە بواری جێبەجێ کردو ئێمە 3 جار لە لیژنەی شارەوانی لیژنەی خزمەتگوزاری شارەوانەکانی ئەنجومەن 3 جار بە نووسراوی فەرمی 3 جار جەختمان لە جێبەجێکردنی یاداشتەکە کردووەتەوە. زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیار عوسمان. دیارە ڕامیار دواتر لە گەشتەکانی هەواڵی 11 دەتوانی زانیاری زیاتر بگوازیتەوە بۆ بینەرانی عزیز. بەڵازیان دەچینە لای تەوەری دووەم و کۆتایی پەیامی ڕۆژ کە قسەکردنە لەسەر ئاستی کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان و هەروەها چۆنیەتی پەرەپێدانی کە دیارە نزیک بە ساڵێکە توانم بڵێم زیاتر لەوەی کە کۆرۆنا کاریگەری کردوتە سەر کەرتی گەشت و گوزار لە هەموو جیهاندا و بەتایبەتی لە هەرێمی کوردستانیشدا. ئێستا کە وەرزی بەهارە بەرەبەرە هەموو کوردستان و شوێنە جیاوازەکانی کوردستان دەبێتە ناوچەیەکی سیاحی بۆ هەم خەڵکی خۆمان و هەم بۆ خەڵکی پارێزگاکانی خواروونەوە ڕاستی عراق و خەڵکی تەنانەت بیانیش. با بزانین چۆن گەشت و گوزار دەیەوێت ئەم جارە پەرە بە کەرتی گەشت و گوزار بدا. دەم بابەتە لە هەولێرەوە هاوکارمان ئیمران ئەمیر میوانێکی تایبەتی دەبێت پێشکەشمان دەکات دەچمە هەولێر. ئیمران سڵاوی خوا لەبێت وەم کاتت باش فەرموو لەگەڵ میوانەکە تەوەری دووەمی پەیامی ڕۆژمان پێشکەش بکە. بەڵێ کاک جەلال سڵاو لە تۆ لە بینەران. کاک جەلال بەر لەوەی بسمە لای تەوەرەکەم پێم بڵێ خۆت لەگەڵ گەشتکردن چۆنی گەشت ئەەکەی گەشت ناکەی ساڵی پار کۆرۆنا نەیهێژم ساڵ بەرنامە و چۆنا جارێ ساڵێکەوە خۆت ئاماژت پێکرد کۆرۆنا ڕێگری لە گەشتەکانی هەموو لایەکی کردووە هەموو خەڵکی کردووە. ئێمەش لەبەر دیارە پابند بوون بە دەوام و کارەوە دەرفەتی گەشتمان زۆر کەمترە. ساڵی جارێک دەرفەتێکی ئێرانمانە بۆ خەڵکی ئەمە فێرین یا بۆ ئێران یا زۆر بۆ کەمی بۆ تورکیا. 2 ساڵەمە پێش باش بوو 2 سەفەرێکی تورکیام کرد بە هۆکارێکی تایبەت بەڵام ساڵێک زیاترە ساڵ و 6 مانگ 8 مانگیشە بێ سەفەری ئێرانم نەکردووە بۆیە مەگەر تەنها سەفەری هەولێرم کرد بە ئیمران گیانە لە سلێمانی نەچوومەتە دەرەوە. بابە زوو چیتە لای هەورەمانە و ڕۆژە بینیم دار و شتیشە بڕێەوەی شەرگەشت حسابە ناوە ماڵە خەزوران و ماڵی براکانم لەوێن ئەوە لەسەر گەشت حساب نییە واجبە هەرتمە دەبێ بڕۆمەوە بەڵام ئیمران خۆت بڵێ بزانم دەرفەتی گەشتکردنت چۆنە. سپاس بۆ تۆ جەلال وەڵام من سپاس بۆ خوا دەرفەتم زۆر باشە و زووش گەشتەکەم بە تایبەت بۆ ناو خۆی هەرێمی کوردستان و لە بادینانەوەی تر شوێنی زۆر خۆشی لێ زیاتر گەشتەکانمان بۆم لایەوە. کاک جەلال سپاس بۆ تۆ بەڵێ عزیزانم خۆشەویستان دەچمە لای میوانەکەم نادڕۆستەی باسی ئەمڕۆ باسی ژینگاکەینە یعنی هەرێمی کوردستان هەڵکەوتێکی وای جوگرافی هەیە کە ژینگەیەکی زۆر جوانی هەیە و هاوکات شوێنی گەشتیاریشی یەکجار زۆرە. کاینادە زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانداریت. ئەگەر پێم بڵێ لە هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو ینی خەڵکێکی زۆرمان دەبینی لە ناوڕاستی عێراقەوە دەهات بۆ هەرێمی کوردستان و بۆ گەشتکردن و شوێنە گەشت و گوزاریەکان لە هەرێمی کوردستان تا چەند پەری پێدراوە. بەڵێ سپاس بۆەوە دەستان خۆشبی بۆ بەرنامەیە بێگومان لە 2007ەوە هەتاکو ئێستا پێشوەچوونێکی باشە بۆ لە کەرتی گەشت و گوزەر دەتوانین کورتی کەینەوە بە چەند ژمارە بۆ نمونە لە 2007 تەنیا لە هەرێمی کوردستان 377,000 گەشتیار هەبوو لە 2007 لە 2019 ژمارە گەشتیاران گەیشتە 3,700,000
کەواتە بە ڕێژەیەکی زۆر ژمارە گەشتیاران زیادی کرد 106 ئوتێلمان هەبوو بەڵام 2019 گەیشتە 625 ئەمانە بڵێن گۆڕان و پێشکەوتنن ڕەنگە لە ڕووی ڕقەمەوە باش بین ئیتر دەمینێتەوە پرسیارەکە لەوێ لە ڕووی لە چەندەتی باشین لە چۆنیەتی چۆنین ئەوەشیان بابەتێک کە پێویستی بەوەی هەیە دوای ئەوەی ئێمە لە چەندەتی تێردەبین یانە دەگەینە ژمارەیەکی باش دەبێ زۆر تەرکیزمان لەسەر چۆنیەتی بی واتە کوالیتی ئەو شوێنانە چەند بەرز بیت ئیتر پاک و خاوێنیە ئیتر خزمەت گوزاریە ئیتر میوانداریە هەر بابەتێکە ئەوانە بەرزکەینەوە کەواتە باشین ئێستاکە بەڵام هێشتا ئەو داخوازیێنە هەرێمی کوردستان قابلیەتی زۆر لەوەی زیاترە توانایی لە خۆگرتنی گەشتیاری زۆر لەوەی زیاترە و هێشتا لە هەرێمی کوردستان دەتوانین بڵێن نیوەی وەبەرهێنانی تێنەکراوە لە ڕووی گەشتیاریەوە سروشتێکی زۆر بەهێزمانێ بنەما گەشتیاریەکان لە هەرێمی کوردستان زۆر بەهێزن بەڵام هێشتا وەبەرهێنانی گەشتیاری لە هەرێمی کوردستان هێشتا نەگەیشتە ئەو قۆناغی بڵین زۆر بەقووەتە هەرچەندە باش کراوە بۆ نمونە ساڵی 2019 هەرێمی کوردستان لەسەر ئاستی وەبەرهێنانی کەرتەکانی دیکە گەشت و گوزار یەکەم بوو لە 136 گەشت و گوزار بۆ بەرێنان کەواتە لەو لایەنە زۆر بەرەو پێشەوە چووە بەس هێشتا دەمانەوێت شوێن زۆرە سروش زۆرە ئەو هۆکارانە چینکە بۆ نمونە زیاتر بەرەو پێش نەچووەوە نەبوو تا جێگای سەرنجی گەشتیارانی دەرەوەی عێراقیش و بەتایبەت دووەلی ئۆرۆپی هۆکار گەلێک هەیە یعنی هۆکار زۆرە کە ئێمە گەشت و گوزار بۆ نمونە هێشتا نەمانتوانێ بگەینە ئاستی وڵاتانی جیهان بۆ نمونە ئێمە هەرێمێکین وڵات نینە ئەمە یەک لە هۆکارەکان تۆ وەگەر وڵات بی کۆمەڵێک بڕیاری زۆر گرنگت لە ڕووی فڕۆکەخانە و دەواازە و ڤیزە لێدان و هاتون و چوون و پەیوەندە دیبلۆماسی و پەیوەندیە هەموو جۆرەکانی پەیوەندی دەبیت کە ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر زۆرکردن و زۆرکردنی گەشتیار و لە ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر بازارکردن و ناساندنی شوێنە گەشتیاریەکانت هەیە ئەمە یەک دوو تۆ تا ئێستا لەگەر وڵاتێکی بەناوی عێراقا ئەو وڵاتی عێراق لە هەشتایەکانەوە تاکو ئێستاکە دەنگۆی شەڕ و ئاگر و ئاسنی لێ نەبڕاوە بەردەوام هەواڵی ناخۆش هەواڵی شەڕ و تیرۆر و بگوژە بە گوێی گەشتیاری بیانیدا دەچرێ گەشتیار ئامادە نییە سەردانی شوێنێک بکە کە پڕ لە چێشمە و ژیانی مسۆگەر نییە و ناوە بەناوە گەشتیار بڕفێندرێ یا بکوژرێ گەشتیار سەردانی و شوێنان ناکە بۆ نمونە تێستا تو بتکەین بە گەشتیار بڵین کاکە تۆ بڕۆ فەرم و بە بەلاش گەشتێکی سووریا بکە ئیدی مەشق بکە یان گەشتێکی یەمەن بکە یان گەشتێکی لیبیا بکە دەڵێن فڕۆکت لەسەر ئێمە خوارد لەسەر دڵی کاکە ناچم خۆم ژیانی خۆم نەدیتیەوە بەڵام هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو بە جۆرێک لە جۆرەکان ئارامیەکی پێوە دیار بووە لە ڕوانگە و دیدی گەشتیاری بیانی زۆر زەحمەتە تاکو و شارێکی هەرێمی کوردستان لەگەر شارێکی عێراق لێکە کاتەوە زۆر زەحمەتە بەس بۆ ئێمەی عێراقی و ئێمەی دەوروبەری عێراق ئاسانترە چونکە تۆ خەڵکیی سنە یان تاران زۆر باشتر تێدەگات کە هەرێمی کوردستان جیاوازە لەگەر شارەکانی تیکەی عێراقا یاخو چەند شارێکی تورکیا باسان تێدەگەن لەمە نزیکن واقعەکەیان زیاتر لێ نزیە بەڵام ئەڵمانیەک بەریتانیەک ئوسترالیەک هەتا تێی دەگەینی هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق لە سەروی عێراقا چەند شارێکە هیچ شەڕ و ئارامی تێدانە ئەوە چێ دەچێ و بەو تەفاسیل ئەو تێدەگەینیت پێم بڵێ جوگرافی هەرێمی کوردستان تا چەند گونجاو بۆ گەشتیارە جوگرافیا وەکو جوگرافیا هەرچی بنەمای جۆری گەشتیاری هەیە لە هەرێمی کوردستان یعنی دەتوانم برێم لە 180 جۆرەکانی گەشت و گوزار دەتوانین لەسەر خاچی کوردستان جێبەجێ بکەین ئیتر جۆرەکانی گەشت و گوزار زۆرن بەڵام زۆربەی وڵاتان هەتا 15 جۆری ئیش پێ دەکەن ئێمە دەتوانین لەو ژمارە شتێ بپەڕێنین باشە تەنها لە وەرزی بەهار گەشتیارتان هەیە یان لە وەرزەکانی تریش گەشتیارتان هەیە پێشتر تەنیا لە وەرزی هاوین بەهاریشنە تەنیا لە وەرزی هاوین مانجی حوت هەتاکو مانجیدا گەشتیار هەبوو بەڵام ئێستا دوای ئەوەی کە کۆمەڵێک کارکرا و چالاکی کرا و بە تایبەتی لە ڕووڕاگەیاندنەوە ئیشێکی باشمان لەسەر کرد و مارکتینگێک لە ئاستی عێراقرا و کۆمەڵێک بار و زروفی عێراقیش دروست بوو کە گەشتیاری عێراقیش بە ئاسان نەتوانی بۆ دەرەوە گەشتکە زیاتر دەتوانن بۆ هەرێمی کوردستان گەشتکەن هەموو ئەوانە بوونە فاکتەری ئەوەی کە ئێمە ئێستا چاروەرزە گەشتیارەیە زۆر جار
لە وەرزی جستان بە تایبەتی کە بە فردەباری ژمارەی گەشتیارانمان زۆر هیچ جیاوازێکی ئەوتۆیان نییە لەگەر وەرزی هاوینە و لە پاییزیش گەشتیار هەردێ و لە بەهاری شەر بەخۆ سروشتێکی جوانە هاوڵاتی دەردەچی و گەشتیاریش دێت ئەگەر بە جۆرێک لە جۆرەکان گرنگی زیاتر بە بوارە گەشتیارەکان و شوێنە گەشت و گوزارەکان بدرێت دەتوانین گەشتیار بکەین یان شوێنە گەشتیارەکان بکەین سەرچاوێکی داهات بۆ حکوومەت بە دڵنیاییەوە لە زۆربەی وڵاتان ئێستا گەشت و گوزار یەکێکە لە سەرچاوە سەرچەکانی داهات بۆ نمونە لە دە وڵاتی یەکەم کە ساڵانە ژمارە گەشتیارانیان لە تۆپە دە وڵاتی یەکەم کە ئەمریکایە فەڕەنسایە ئیسپانیە ئیتالیە چین ئێستا هاتیتە پێشەوە کۆمەڵێک ئەو وڵاتانە لە ڕووی داهاتیشەوە داهاتێکی زۆریان هەیە بۆ نمونە ئەمریکا وەرگرین کە سێ ساڵە لە دوای یەکدیکە لە داهاتە یەکەم دەبی داهاتی گەشتیاریە کە وڵاتێکی پیشەسازی تەکنەلۆژی کشت و کاڵی بازرگانی هەموو خاسەتی هەیە بەڵام لەگەر ئەوشە گەشت و گوزاری نەک ئەهمال نەکردەوە گەشت و گوزاریشی خستۆتە ڕێزی یەکێک لە کەرتە باش و کەرتە داهاتەکان 214 ملیار دلار داهاتی بە 2018 ئەمە بودجەی زۆرێک لە وڵاتانی دنیا بودجیان ئەوەندە نییە بودجەی ساڵانیان ئەوەندە نییە ئەو تەنیا لە گەشت و گوزار ئەوەندەی داهات بوو بۆیە دەکرێت ئێستا GTP کە وڵاتان پشتی پێدەست داهاتی نیشتیمانی بە کوردیەکەی داهاتی نیشتیمانی زۆر گرنگە و هەندێک وڵاتی شەیە بە تایبەتی کە تەواو پشت بە گەشت و گوزارە بەستن بۆ نمونە دوورگەکانی مالدیڤیەوانە لە سەتا 6-7 پشت بە گەشت و گوزارە بەستن بەس ئەو وڵاتانەی سەرچاوی داهاتیان زۆرە وەکو ئەمریکا و فەڕەنساوانی تازە باسم کرد لەبەر ئەوەی سەرچاوەکانی دیکەشیان بەهێزە داهاتی گەشتیاریشیان هەر بەهێزە بەس نزبەکەی ئەوەندە زۆر نییە بۆ نمونە 2 3 4 5 ئەو نزبەی پێکدەین لە هەرێمی کوردستان تا ئێستا ئەگەر بینەوە سەر هەرێمی کوردستان سوودی لێ بێنراوە داهاتەکانی گەشتیاری بە دڵنیایی بۆ نمونە وەکو گەشت و گوزار خۆشەکەی و هاوڵاتیان بۆ دڵیان پێخۆشە دائیمەن هەندە خاصەتی تایبەتی وەکو نەوت و وەکو بازرگانی وانە نییە گەشت و گوزار کە گەشتیار دێ بۆ هەرێمی کوردستان ڕاستە و خۆ بازار سوودی لێ وەردەگرێت پارەکەی ڕاستەخۆ دەچێت بۆ بازار هەر لە بازگەی تێپەڕی سواری تەکسی دەبی دێتە ئوتێل دێتە ڕێستۆران دەچێت شەربەت دەخوا دەچێت سیارەی تێک بچێت دەچێتە بەنزین سەرف دەکات دەچێتە سناعە دەچێتە کوتاڵ و مارکە و هەموو ئەوانە بۆیە کە گەشتیار ڕاستەخۆ پارەکەی دەینی تەسلیمی بازار دەکات بۆیە هاوڵاتیان سوودی لێ وەردەگرن هەلی کاری ڕاستەوخۆ و هەلی کاری ناڕاستەوخۆ بۆ هاوڵاتیان دابینەکە ڕاستەوخۆ ئەوانە هەموو ئەو کارمەندانەی لە ئوتێل و ڕستۆران و لە پرۆژەکان و لە بازار و لە هەموو ئەو جیانەی گەشتیار ڕاستەوخۆ پارەیان لێ وەردەگری ناڕاستەوخۆشەوانەیە ئەو کەلو پەلانەی دەکردرێن گەشتیار دەیبات یان سەرفی دەکایان بکات بۆ نمونە تۆ ئوتێل چەندی گەشتیار بێ برنج زۆر سەرفەکە ئەو برنجە دەبێت لە بازار بێ لە بازار چێ دەینی بازرگار دەین بازرگان پێویستی بچێ بە سیارەیە کۆمەڵێک هەلی کار و یعنی خول و سوڕانەوەیەکی زۆر سەیر دروستەکە بەڵام تا ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان لە تێڕوانینە ئابوووریەکەی بۆ شێوەی تێنەگەیشتین باشە پێم بڵێ کۆڕۆنا کەوەی لە ساڵی ڕابردوو بە تایبەت کاریگەری لەسەر بابەتی گەشت و گوزارە بوو تا چەند کاریگەریەکانی خراپ بوو بۆ ئێوە لە 180 کاریگەری زۆر خراپی دروست کرد یعنی لە 180 لە هەندێک جار و لە هەندێک مانگا لە 190 لە هەندێک مانجیشە لە 100 کاریگەری خراپی دروست کرد و کەرتی گەشتیاری پەک خست خەریک بوو دادەڕما چەند مانگێک خاوەن شوێنە گەشتیاریەکان تەواو ئیفلاسیان کرد تەواو بێکار بوون تەواو ئەو پارانەی خەرجیشانە کرد ئەو پارانە بوون کە خەزنیان کرد بوو یان سەرمایان بوو جارێکی دی خەرجیانە کردەوە لە مانجی 3 هەتا مانجی 6 زۆر خراپ بوو بەڵام دواتر کەمکەمە جوڵە دروست بووە بینەرەمان لەوەیە زۆر جەختیان لەسەرەوە بێت چاوەڕوانەکردن ئەو ساڵ بە تایبەت لە مانجی بەهار و مانجی نەورۆز کە خەڵکی ئەمە زیاتر ڕوو لە دەرەوەکە چاوەڕوانەکرێ شوێنە گەشتیارێکان بەڕووی هاوڵاتیانی نێو خۆدا بخرێ هەرچەندە بڕیارەکانی داخستنی شوێنە گەشتیاریەکان داخستنی بازگەکان کەرەنتینە هیچی پەیوەندی بە دەستەی گەشت و گوزارەوە نییە زیاتر لێژنەی باڵای کۆرۆنا بەرەنگاربوونەوەی کۆرۆنا ئەو بڕیارانە دەدات ببێ ئەوەی ڕاوێژ بە ئێمە بکەن و ئەمەش جێگەی نیگەرانی ئێمە بۆ بەبەردەوامی چونکە هەندێک بابەتەیە ئێمە پسپۆری خۆمانە شارەزای خۆمانە پێویستە هەرگیز نەبی سەرۆکی دەستەمان
ئەگەر ئەندامیش نەبی لەو لێژنەیە پێویستە میوان بی لە کاتی قسە لەسەر گەشت و گوزار دەکرێت وەکو میوان بانجی بکەن ڕێی وەرگرن ئەمە تێبینیەکی ئێمەیە و نووسراویشمان کردووە وەکو دەستەی گەشت و گوزار سەرۆکی دەستە بۆ ئەوەی ئەم تێبینیمان بە هەن وەربگیرێت و لە لێژنەی پارێزگاکانیش بە هەمان شێوە پێویستە بەڕێوەبەرایەتەکانی ئێمە ئەندام بن و ڕێیشیان وەربگیرێت ئەگەر بڕیارەکە پەیوەندی پارێزگاکان وەها بوو بەڵام سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت ئێمە هیوادارین هیچ قەدەغەیەک نەبێت هیوادارین هیچ شوێنێک دانەخرێ هیچ ڕێگەیەک نەگیرێ بەڵام هەرچی ڕێکاری خۆپارێزیە ئێمە لە شوێنە گەشتیاریەکان دەبێت پەیڕەوی بکەین لە پێناو پاراستنی بەرژەوەندی هاوڵاتیانی خۆمانە ئیتر ئەو ڕێکارانە کۆمەڵێک ڕێنمایی تێدایە ئێمە دەکرێت دەستەی گەشت و گوزار و بەڕێوەبەرایەتەکانی دەستەی گەشت و گوزار لە شارەکان بە هەماهەنگی لەگەر وەزارەتی تەندروستی بە هەماهەنگی لەگەر پۆلیس و ئاسایش و هەموو ئەو جیهەتانەی کە تەنفیزینە دەکرێت ڕێکارەکان تون بکرێت دەکرێت ئیجراعەتەکان بە شێوازێک بێ کە بە ئاسانی ڕێ نەدرێت ئەو گەشتیارانەی کە دێت تێکەڵ ببن و ئەو هاوڵاتیانەی کە دەرەچن و گەشت دەکەن تێکەڵ ببن و هیواداریشین بۆ نەورۆز و بۆ کە پێس بڕیاری لەسەردراوە چالاکیەکان ڕەنگە سنووردار بکرێت بەس هیوادارن نەبێتە هۆی ئەوەی کە بژێوی خەڵک لایەنی ئابووری خەڵک زەرری پێ بکە پێویستە ئێمە چەند مەبەستمانە تەندروستی خەڵک بە پێارێزین دەبێ مەبەستیشمان بێ ئەوەندە گیرفان و ئەوەندە ئابووری خەڵکیش بپارێزی یعنی ئێمە لە کاتی گەشت و گوزاریان لە کاتی گەشتکردن تەنهاوە نییە خۆشیێک تۆ دەبینی لەوەیە بژێوی ژیانی چەندین هزار خێزانیشی لەسەر بێ شوێنە گەشتیاریەکان ئێمە دووشتمان هەیە سەیرانمان هەیە گەشت و گوزارمان هەیە توشتی لە کۆمەڵی خاڵێک جیاوازن تەنیا هەند خاڵێکی هاوبەشیان هەیە گەشت و گوزار چالاکیێکی ئابووری کۆمەڵایەتی ڕۆشنبیریە سەیران تەنیا چالاکیێکی کۆمەڵایەتیە نە ئابووری تێدایە نە ڕۆشنبیریشی بەو دەرەجەی تێدای ڕەنگە هەبی بەڵام در بۆ ئابووری تێدانێت تۆ ئێستا کە سەیران دەکەی هەموو ئامادەکاریەکانت لە ماڵی خۆت جێبەجێ دەکەی و دەچی لە دەرەوە لە جوێنێکدا دەنیشی خواردن دەخۆی و دێیەوە دەگەڕێیەوە بە گەشت و گوزاروانیە گەشت و گوزار دەبێ شوێنەکە ئوتێلی لێبی ڕیستۆرانتی لێبی ئەتوو پارە بدەی بەو شوێنانە پارە لە بازار سەرف بکەی یعنی ئەتوو دەبی پارە ببەی لەو ئەو شوێنەی سەردانی دەکەی ئەگەر 10 کیلۆمەتر و 100 کیلۆمەتر لێ دوورە ئەگەر تو لە ڕووی ئابووریەوە سوودی پێنەگەینی ئاخر چی پێدەگەینی کەواتە گەشت و گوزار نیە بەڵام ئێمە کە سەیران دەکەین لە جیاتی پارە ببین بۆ ئەو شوێنەی کۆمەڵێک زبر و خاشاک دەبین لەوێ ڕوو دەکەین و دێنەوە باش پێم بڵێ لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش پلانەکانی ئێوە بۆ زیادکردنی شوێنە گەشتیاریەکان چۆن ڕۆیشتووە لە ماوەی ڕابردوو و ئێستا پلانتان وایە چی بکەن ئێمە وەکو دەستەی گەشت و گوزار پلانمان هەیە پلانی استراتیژیشمان هەیە تا 2025 پلان استراتیژیە بەردەوام کاری لەسەر دەکرێت بەڕێز سەرۆکی دەستەی نوێش کە ئەم ساڵەکە دەست بەکار بۆ بیدای کۆتایی ساڵی ڕابردوو دەست بەکار بۆ ئەم ساڵە ساڵی نوێیتی زۆر جەخت لەسەرەوەی دەکاتەوە بتوانین پلانەکانی پێشتر کە دانراوە استراتیژیەتی دانراوە بچێتە بواری جێبەجێکردن کاری لەسەر بکرێت لەوەیانە ئێمە لەگەر دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستانە هەماهەنگیەکی تەواومان هەیە و پرۆژەی ئامادەکراومان بەواندا ئەوانیش ڕایان گەیاندووە بۆ ئەوە بەرهێنەرانی هەرێمی کوردستان بتوانن وەبەرهێنان لە شوێنە گەشتیاریەکان بکەن بە هەماهەنگی لەبینی دەستەی وەبەرهێنان و لەگەڵ دەستەی گەشت و گوزارە ئەمە کارێکی زۆر گرنگە ئەمە پێشوەچوونێکی زۆر گرنگ دەکات و بە کوالیتیەکی بەرز جگە لەوەش ئێمە هەموو خاوەن زەویەکانی خۆیان باقچیانەیە دەتوانن پرۆژەی خۆ دەکوانن باقچە و شوێنەکانی خۆیان بکەنە پرۆژەی گەشتیاری بە هەماهەنگی لەگەڵ ئێمە لەگەر شارەوە لەگەر هین لەگەڵ بەڕێوەبەرایەتەکانی ئێمە و ئێمە جگە لەوەش ئەگەر بارودۆخی هەرێمی کوردستان ئاسایی بێتەوە ئێمە وەکو ساڵی 2013 داوای قەرزی گەشتیاری لە حکوومەت دەکەین بدرێ بە هاوڵاتیان جگە لەوەش ئێستا لەسەر هێڵین لەگەر بانکەکانی رابطەی بانکەکانی عێراقی کە بتوانین هانیان بدەین کاروباریان بۆ ڕێک بخەین بانکەکان قەرز بدەن بە هاوڵاتیان تۆی هاوڵاتی زەویەک تێ باخچێک تێ پرۆژەیەکی لەسەر دووسەکەی پارەت نییە بچی بتوانین یەکێک لە بانکەکان تەمویلت کا بە قەرز دواتر دوای پرۆژەکەت بۆ مدەی کە تەواودەوی بەپێ ئەو ڕێنمایە قەرزەکەی بدەوە یعنی کۆمەڵێک ئەفکار یان کۆمەڵێک ڕێمانگرتی تەبەر هەتاکو و بەرهێنانی باش بکرێت نزیکە بینەوە لە بۆرزی بەهاروی تر وردەوردە خەڵکی ئەمە دەستی کردووە بە سەیران ڕێنمایەکانی ئێوە چییە و تا ئێستا چیتان کردووە و ئامادەکاریەکانتان چۆن بووە بە تایبەت بۆ
مانگی نەورۆز ئێمە سێ کا مانگی چوونە دەرەوەی بەڵێ ئێمە وەکو ئاماژەم پێدا هەرچەندە سەیران هاوڵاتیانی خۆمان زیاتر دەرەچن بەس پێشتر زیاتر وا و بەس ئێستا گەشتیاریش دێ گەشتیاریش دێ و سەیران دەکە ئەوەی گەشتیارە ڕۆژ دەردەچی و دێ لە ئوتێل دەمێنێتەوە ئێوارە دەچێتە بازار شەو دەچێتە شوێنێکی دیکە پارە خەرجەکە ئێمە دەبێت ئەوانە بە بەردەوامی لەگەڵیان بین تا زیاتر بمێنەوە تا پارە زیاتر خەرجکەن تا بازار زیاتر جوڵەی پێ بکەوی بەڵام هاوڵاتیەکی خۆمان کە دەردەچی دووبارەی دەکەینەوە بۆ کەیف و خۆشی خۆی پیرۆزی بیتیاخوا بەڵام گرنگەوە زیان بە ژینگە نەگەینیت دەبێت لێرە کۆمەڵێک ڕێکار بگرینە بەرێ ڕێنماییەکانی ئێوە چیە بۆ زیان نەگەاندن بە ژینگە ئەوجا تەنیا گەشت و گوزار و ژینگە پارێزی خاصیەتەکیان هەیە تەنیا بە موئەسسەسەیەک بە تەنیا لە حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو پێشەوە ناچن و ژینگەش ناپارێزرێ کۆمەڵێک موەسسەسە دەبێ هەماهەنگیەک دیکە بن بۆیە ئێمە لە ماوەی ڕابردوو لەگەر دەستەی پاراستن و چاکردنی ژینگە دوو کۆبوونەوە کرا هەم سەرۆکی هەم سەرۆکی دەستەی ژینگە و ژینگە سەردانی دەستەی گەشت و گوزاری کرد هەم کۆبوونەوە دەستەی ژینگە کۆبوونەوەیەکی ڕێکێ خست ئێمە تێدا بەشدار بووین لەوێ کۆمەڵی گفتوگۆمان کرا بە هەمانجی و بە بەشداری ڕێکخراوەکانی ژینگە پارێز و بۆردی ڕێکخراوەکان لەوێندەرەوە کۆمەڵێک وەزارەتی دیکە بۆ ئەوەی هەمومان پێکەوە هەمانجی بکەین ئامادەکاری بکەین لە وەرزی سەیرانە بە نەورۆزیشەوە بتوانین ژینگە پاکڕا بگرین بۆ ئەوەی کۆمەڵێک یاداشت و لێک تێگەیشتنمان دروست کردووە پێویستە دەستەی ژینگە ڕۆڵی هەبی پێویستە فەرمانگەی ژینگە لە وەزارەتی شارەوانی ڕۆڵی هەبی پێویستە ڕێکخراوە مەدەنیەکان و بۆردەکان ڕۆڵیان هەبی پێویستە دەستەی گەشت و گوزار ڕۆڵی هەبی هەر یەک لەمانە دەتوانین هەر یەک لەمانە دەوری خۆی بین وە جگە لەوەی ئاسایش و پۆلیسیش دەتوانین لە ڕووی ئیجراءاتەوە وە بکەنێ کەمترین شوێن بسووتێنرێ پیس بکرێت تێک بدرێت ئیجراءات بکەن بەرامبەر بە سەرپێچیەکان مرور بە هەمان شێوە کە زۆر جار ئۆتۆمبیلەکان دەبن هۆی سەرپێچی و تێکدانی ژینگە هەموو ئەمانە پێکەوە کۆمەڵێک ڕێنماییمان هەیە کە بریتێ لەوەی یەک هاوڵاتی خۆشەویست کە دەردەچی لە ماڵەوە بیر لە هەموو شتێک بیر لەوەی بکەوە ئەو شوێنەی بۆی دەچی وەکو ماڵی خۆت ئەژماری بکە کە پیسینەکەی ئەو خاشاک و زبڵەی بۆ دەرەوە دەیبەی بیجێڕەوە پاشماوەکانی بجێڕەوە بخەناو زبڵدانیان لە شوێنە گشتەکان کە شارەوانی بتوانی هەڵی بگریتەوە و لە شوێنی پێویست فڕێبدا دوورکەوە لە دارسووتاندن و داربڕین دوورکەوە لە باڵندە و کوشتن دوورکەوە لەسەر پیسکردنی سەرچاوەکانی ئەو لەگەڵ ئەوەش ئێمە ناوە بەناوەکو گەشت و گوزار بەڕێوەبەرایەتەکانمان بە هەماهەنگی لەگەڵ هەموو ئەوانی ناومینان هەڵمەتی لایلۆن دابشکردن لە بازگەکان و هەڵمەتی هوشیاری و دروستکردنی بڕۆشۆر و هەماهەنگی لەگەڵ ئێوەی ڕاگەیاندن کار و لەگەر قەناتەکان بۆ ئەوەی ئێوەش دەور ببینن و هەروەها لەبیر نەکەین لەگەر وەزارەتی ئەوقاف لەما چەند ڕۆژی ڕابردوو کۆبوونەوەی دەستەی گەشت و گوزار لەگەر وەزارەتی ئەوقاف جەنابی وەزیری ئەوقاف بە سوپاسەوە کاروباری ئاینی کە بەڵێنی پێداین کە لەگەر و مامۆسایانی ئاینی بێنە سەرخەت ئەوانیش بە ڕۆڵی خوان ببینن لە هوشیارکردنەوەی هاوڵاتیان لە پاراستنی ژینگە یعنی کۆمەڵێک ئیجرا دەکەین هیواداریشم ڕاگەیانەکان لەم چەند مانگەی ڕۆڵیان دوو جار و سێ جار بەرامبەر ببیتەوە چونکە ئەوەندەی کامیراەکان بۆ نمونە بەرنمەیەک لە قەناتی ئێوە یان بەرنمێک لە هەر قەناتەچی دی کە بەبێ جیاوازی دەچێت پامنێر دەچێتە سەیران دەچێت ئەرێ چ شیوەیەکت هینایە چتان لێنایە چ جلکەیەکت لەبەر کردووە پرسیارێکی لەسەر لێ ناکات لەوەی کە تو هاتووی چەند ئەو ژینگە دەپارێزی پێشم بڵێ کاگنادەوە بزانم کۆڕۆنا لە گەڵ زیانەکانی بەگەشت و گوزار سوودێکی باش ژینگە پارێزیەکی گەورە بوو ژینگەکان و شوێنە گەشتیارەکانمان بەشێکی زۆری پاک بۆتەوە هەر زۆر دەمانگۆژی وەرە کۆڕۆنە ئەو هەموو زیانەی هەبی بەڵام بۆ ژینگە ئەو هەموو سوودەی هەبی سپاس بۆخوا سپاس دەکەم کاگنادر سپاس بۆ زانیارەکانت بەڵێ ئەزیزان و خۆشەویستان ئەوەی بینیتان بەشێ بوو لە ڕێنماییەکان و بەشێ بوو لە پلانەکانی داهاتوو کە سەبارەت بە شوێنە گەشتیاریەکان لە هەرێمی کوردستان ڕێکخرانەوەی باشی وە دەکرێت بەو هیوایی کە هەموو لایەک ئەمساڵ سەیران و گەشتی خۆش بکەن و بڕیاری قورس دەرنەچێ بۆی کە ڕێگر نەبێت لەوەی کە ئێوەش سەیران بکەیت بەڵام ژینگەش بپارێزن وەکمەوەسەنادر زۆر ئاگداری ژینگە بچووکە ژینگە بە تەواوەتی پاک بۆتەوە بەهۆی کۆڕۆناوە ئەزان و خۆشەویستان دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە
سپاس عیمران، سپاس بۆ خۆت و بۆ میوانەکەت لەوەی کە هەم بابەتەتان لە هەولێرەوە پێشکەشی بینەران کرد. سپاستان دەکەین. بەڵازیزان دیارە بە بابەتەکان یا تەوەرەکانمان کۆتاییان پێهاتووە، تەنها ڤیتیەکمان ماوە کە ئەویشکردنەوەی مزگەوتێکە لە گوندی بەردەکەڕ کە وشیار محەممەد پامنێرمان کۆمەڵێک دیمەنی و وێنەی جوانی مزگەوت و کردنەوەی مزگەوتەکە و مەراسیمەکەی بۆ تۆمار کردین پێکەوە بینێرەوە ڤیتیە دەبین و دەگەڕێنەوە لاتان. ما أخليها هي حياتي دنيتي فيها إلا صلاتي ما أخليها هي حياتي ودنيتي فيها إلا صلاتي ما أخليها هي حياتي دنيتي فيها إلا بەڵازیزان بڕگە بابەتەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایی کە هەمووتان سووتان لێبینی بن. زۆر سپاس بە هاوکارانم لە پشتی کامێرە کۆنتڕۆڵ. تا بەرنامەیەکی تر و ڕۆژێکی نوێی دیکە بە ئێوەی عزیز و خۆشەویست لەگەڵ هاوکارانم پێتان دەگەینەوە. بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم، ماڵتان ئاوە.